سڵاوتان لێبێ و شەوتان باش لە هەواڵێکی گرنگ و ئەوەی کە میدیای جیهانی و ناوچەکەشی گرتووەتەوە دەست پێ دەکەین. ئەویشەوەیە لە گەرمەی ڕووداوەکانی سووریا کۆمەڵکوژی عەلەویەکان ترس لە پاکتاوی نەتەوەیی هیوایەک بۆ کوردانی ڕۆژئاوا لەدایک بوو. دەیمەشق و ڕۆژئاوا ڕێکەوتن. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هەسەدا چووە دیمەشق لەگەڵ ئەحمەد شەرع ڕێکەوتنێکی مێژووی واژۆ کرد. مەزلوم عەبدی ناو واژۆی خۆی لەسەر ڕەشنووسی ڕێکەوتنەکە تۆمار کردووە. چیتر هێزەکانی سووریا شەڕ بە کوردانی ڕۆژئاوا نافرۆشن. ئەسەدە دەچێتە چوارچێوەی حکوومەتی سووریا و کورد بەشداری لە پرۆسەی سیاسی دەکات. خۆناغێکی نوێ دەست پێ دەکات. بەندەکانی ڕێکەوتنەکەش بەو شێوەیە کە بڵاو بوونەتەوە. یەکەم بەبێ لەبەر چاوگرتنی پاشخانی نەتەوەی بەشداری تەواوی سووریەکان لە پرۆسەی سیاسی زامن بکرێت. دووەم کورد پێگاتەیەکی ڕەسەنی دەوڵەتی سووریایە. دەوڵەت تەواوی مافەدەستوریەکانی دەپارێزێت. سێەم ئاگربەست لە تەواوی خاکی سووریا ڕادەگەێنرێت. چوارەم تەواوی دامەزراوە سەربازی و مەدەنیەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەخرێنە سەر دەوڵەتی سووریا بە دەواازە سنووریەکان و فڕۆکەخانە و کێڵگەنەوتیەکانیشەوە. پێنجەم گەڕانەوەی تەواوی ئاوارەکان زامن بکرێت و لەلایەن دەوڵەتەوە بپارێزرێن. شەشەم لە بەرەنگاربوونەوەی پاشماوەکانی ئەسەد و تەواوی هەڕەشەکان پشتیوانی لە دەوڵەتی سووریا بکرێت. حەوتەم ڕەتکردنەوەی بانگەوازەکانی دابەشکردن و گوتاری کینە و هەوڵەکانی بڵاوکردنەوەی ئاژاوەگێڕی لە نێوان پێگاتەکانی سووریا. هەشتەم لیژنەی جێبەجێکار کار دەکات بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە پێش کۆتایی هاتنی ئەم ساڵ. ئەوەی دەبیرێت لەسەر شاشەی زووم وێنەی ڕێکەوتنی نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدیە. ڕۆژخاڵەکانی ڕێکەوتنەکە کە لە 8 خاڵ پێگاتوە و واژۆیان لەسەر کردووە و هەردوو لە ڕێکەوتون لەسەر ئەو خاڵانەی کە خۆیان لە ژێر ناوەکانی خۆیاندا واژۆیان کردووە. ئەم شەو ئەم ڕێکەوتنە لە نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەسەدە بڵاو بوویەوە. ئەوەی گرنگ بوو کە میدیای عەرەبی و میدیای جیهانیش سەرنجی ڕاکێشا بوو لەم کاتەدا بوو کە توانرا ئەم ڕێکەوتنە بکرێت. ئایا ڕێکەوتنەکە لە بەرژەوەندی کورد دەبێت؟ لەم ڕووماڵە تایبەتە قسە و باس لەگەڵ هەندێک لە میوان دەکەم و بۆ شڕۆڤەکردنی خاڵەکانی ڕێکەوتنەکە. سەرەتای مانگی کانون یەکەمی ئەم ساڵ یەکەم دیداری مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە و ئەحمەد شەرع لە فڕۆکەخانەی زەمیری سەربازی لە گوندەوارەکانی دیمەشق ئەنجامدرا. ماوەی 2 کاتژمێری خایاندبوو. دوای دیدارەکەەوە بڵاوکرایەوە ئەحمەد شەرع داوای لە مەزلوم عەبدی کردووە دامەزراوەکانی دەوڵەت لە ڕۆژئاوا و دەواازە سنووریەکان لەگەڵ عێراق و تورکیا ڕادەستی دەسەڵاتی نوێی سووریا بکرێت. عەبدی پێداگری کردبوو لە مانەوەی هەسەدە وەک بەشێک لە پای نوێی سووریا. هەروەها ڕۆژی هەفتەی شوباتی ڕابردوو دوای هەڵبژاردننی ئەحمەد شەرع بە سەرۆک کۆماری ڕاگوزەری سووریا مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هەسەدە پیرۆزبای لە ئەحمەد شەرع کرد و بانگێشتی کرد سەردانی ڕۆژئاوا بکات. مەزلوم عەبدی ئەو کات ڕایگەیان هەسەدە پاڵپشتی لە هەر هەوڵێک دەکات بۆ سەقامگیری و یەکڕیزی سووریا بۆ چارەسەری کێشە و گرفتەکانیش هەوڵی زەمینەسازی بۆ دانوستان لەگەڵ دیمەشق بەردەوامە. عەبدی دوای دیدارەکە کە لە چاوپێکەوتنێکدا باسی لەوە کردبوو دیمەشق داوای لە هەسەدە کردووە شەڕەوانانی بیانی لە ڕیزەکانی دەربکات دۆسەی ئەمنی و گیراوانی داعش و
ڕادەست بکات بۆ ئەوەی لە ژێر کۆنتترۆڵی ئیدارەی نوێی سووریا بن. ماوەی چەند ساڵێکە تەقا لە ڕۆژئاوا دەبیسرێ. هەموو تەقەکان دژی کورد بوون. هەموو تەقانەی دەکران لە دژی نەتەوەی کورد کە سنووری خۆی پاراستە و داوای مافی خۆی دەکا. بەڵام تەقەکانی ئەم شەوی شاری کۆبانێ ئەو تەقانەی کە ئەم شەو کران جیاواز بوو لەوانەی کە چەند ساڵێکە لە کۆبانێ تەقە دەکرێت. ئەو کۆبانیەی ئەو شارەی کە داعشی بەزان، ئەو شارەی کە توانی هاوسەر یاخود خۆسەری ڕۆژئاواش گرنگی پێبدات یاخود بپارێزێ و نەکەوتە ژێر داعش. تەقەکانی ئەم شەو لە کۆبانێ بۆ خۆشی ئەم ڕێکەوتنەیە و لەوێ تەقەی خۆشی دەکرێت بە ئاسماندا بۆەوەی کە ڕێکەوتنی دیمشق و ڕێکەوتنی ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی دەبینرێت. ئەوەی کە دەبینێت لەسەر شاشەی زووم وێنەی کەمێک پێش ئێستاە لە ڕۆژاوا زوومی ڕۆژاوا نردوێتی کە ئەمانە تەقەی خۆشی هاوڵاتیانن کە دڵخۆشن بەهۆی ڕێکەوتنی نێوان دیمشق و ڕۆژئاوا. دیمەنانەی لەسەر شاشەی زووم دەبینێ. دیمەنی کەمێک پێش ئێستاە کە زوومی ڕۆژئاوا بۆ زوومی ناردووە کە دیمەنی تەقەی خۆشی هاوڵاتیانی شاری کۆبانێن کە جیاوازە لەو تەقانەی و قوتمان کە لە پێشترە لە دژی کورد و نەتەوەکانی تر لەو ناوچەیە دەکرا. بەڵام تەقەکانی ئەم شەو و فیشەکەکانی ئەم شەو جیاوازن بۆ خۆشین کە بە ئاسماندا دەکرێت بۆی کە ڕێکەوتن لە نێوان ئەحمەد شەرع و سەرۆکۆماری ڕاگوزەری سووریا و مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی هەسەدە کراوە و لە کاردانەوەی ڕێکەوتنەکەدا هەتەر پێشوازی لە ڕێکەوتنەکەی دیمشق و هەسەدە کردووە و دەڵێت ڕێکەوتن لەگەڵ هەسەدە هەنگاوێکی گرنگە بۆ تەوکردنی ئاشتی کۆمەڵایەتی لە ڕۆژئاوا و لە سووریاش و قەتەر دەڵێت گەشەسەندنی سووریا پێویستی بەوەیە چەک تەنها لە دەستی دەوڵەت دابێەوە پێشوازی لەم ڕێکەوتنە کردووە و سوپای سووریا نوێنەرایەتی تەواوی پێگاتەکان کە ئەمە داواکاری قەتەرە لەگەڵ پیرۆزبایەکەی لەو ڕێکەوتنەی نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی و دەڵێت کە هێز ئیتر بچێتە لای سووریا و دەوڵەتی سووریا بتوانێت هێزەکان چەک تەنها لە دەستی هێزەکانی سووریا دابێت. سەوباس دەکەم لەگەڵ میوانێکم لە هەولێرەوە شێرزاد مامە ماسەر لە زانستە سیاسیەکان لە هەولێرەوە میوانم دەبێت لەسەر ڕێکەوتنەکە گەنگەشەی خاڵەکانی ڕێکەوتنەکە و ئاماژەکانی ڕێکەوتنەکە دەکەم. کاک شێرزاد سڵاو لێبێ شەو باش. کاک شێرزاد گوێ لە منە خۆشەویست و لە بینەرانی کەناڵی زوم زۆر سپاس. بەڵێ جەمنێتە ئەکرێ ئەم ڕێکەوتنەوەکو پیرۆزبایەک من و تۆ لە یەکتری بکەین کە ئەمە دەستپێکی قۆناغێکی باشە لە ڕۆژئاوای کوردستان. بەڵێ بەناوی خی گەورە
دەتوانم بڵێم لە بەتایبەتی لەو چەند ساڵەی ڕابردوودا ئەگەر لە 2023ەوە یان لە 91ەوە ئەژماری بکەین خەباتی سیاسی کورد لە هەر چوار پارچەی کوردستان ئەو هەنگاوەی ئەو ڕۆی هەسەدەوە بەڕێز مەزلوم عابدی دەتوانم بڵێم زیرەکانەترین و هەنگاوێکی زێڕین بوونای بە ئاراسەی چارەسەرکردنی کێشەی کورد بەڵێ هیوەیە کە پیرۆزبایی لێک بکەین من لێرەوە پیرۆزبایی لە سەرجەم کوردانی ڕۆژئاوا دەکەمە لە بەڕێست و لە هەموو کەسانی کە دڵیان پێخۆشە. کاتە لە منیش و لە تۆش پیرۆزە و لە هەموو تاکێکی کوردیش کاک شێرزاد ئەمەی کاکرا ئەم شەو لەم هەشت خاڵەکە گرنگترین خاڵەکان یاخود ڕێکەوتنەکان کە واژۆی هەردوو سەرکردەی لەسرە و ئەحمەد شەرع و مەزلوم عەبدیش و ئەوەی گرنگە کە پێکێنانەوەی ئەم هێزانەیە و هەندێک سەرچاوی هەواڵی دەڵێن کە لە ئێستادا لە دوای واژۆکردن و بڵاوکردنەوەی ڕێکەوتنەکە هێز بەرە و حەسەکە شاری حەسەکە ڕۆژاوای کوردستان جوڵاوە و ئەم لەم کاتا لەم تەوقیدا ئەم ڕێکەوتنە کرابێ سووریایی حکوومەتی ڕاگوزەری سووریا پێویستی بە هەسەدەیە یاخود هەر لە پێشترا ئاماژەکان بە ئەو بوون کام ڕێکەوتنە بکرێ لە کاتێکدا دۆخی ئاڵۆزی سووریا ئێستا دەبینرێت چۆنە خۆی یعنی بۆی شیکارێکی ورد و دقیقی لە بۆ بکەین ئەوەی لە سێ چوار ڕۆژی ڕابردوو ڕوویدا لە گۆڕەپانی سیاسی سووریادا پێشبینی کرا بوو دەتوانم بڕێمە کەسێک لە ئەلفوبەی کاری ڕۆژنامەوانی و سیاسەتدا تێگەیشتبێ دەبا ڕوبەڕووی ئەو قۆناغا ببنەوە لەبەرەوەی خەڵکانێک زیاد لە چەند ساڵە لە سەدەسەڵاتن زیاتر لە چەند ساڵ 50 ساڵ لە دەسەڵاتیان بەدەستا و ئێستا هیچیشیان نما لە دەستی نەدەن بۆیە ینی بۆەوەی ئەو حکوومەتەی ئێستای لە دیمەشقا بۆی بە حکوومەتێکی خوێن ڕێژ و بە حکوومەتێک نەناسرێتن کە بە قیساس و بە کوشتنی خەڵکو بە خوێن ڕێشتنەوە دەسەڵات خۆی جێگیر کردیا ئەمان و مهلە و پەنای هەندێک کەسیدا بوو بە تایبەتی لە تەرتوس و لازقیە و کەناراوەکانی دەریای سپی ناوەڕاست بەڵام ئەوان ڕەنگە بابرێن دەستێکی نێودەوڵەت ینی وڵاتانی دەوروبەریشی تێدا بیتن بە تایبەتی کە زەرمەندی یەکەم لەوەی حیزبڵایەوە بە شێوەیەکی گشتی بابرێن تەیاری شیعیە ئەوان بابرێن متەوەقع بوو ئەو هەنگاوی بنێن و ئەو بابرێن ڕووداوانەی ڕوویشیدا ڕاستە لە ڕاگەاندن زۆر گەورە کراوە فۆکسی زۆری خراوەتە سەر بە تایبەتی بابرێن زیاتر تەیاری ئەلمانی و یانەگەر برێم تەیاری چەپکە هاوسۆز بوون لەگەڵ ڕۆژئاوای کوردستان ینی چوونە ناو بابرێن جەنگ و شەڕێکی ڕاگەیاندن کە شەڕی وان نەبوو ینی زۆر جاروێ هەڵەکانی باشووری کوردستانی خۆمان کە دەستە ناو کێشە و ناکۆچەکانی نێوان شیعە و سوننە و دەسەڵاتی پێشوو و حکوومەتی ئێستای عێراقەوە ئەوە کاریوان نییە ئەو ڕووداوانە گەورە کرا وەکو بابرێن ئاماژەی پێکرا ئەو ڤیددیوانەی بڵاو کراوە لە 1300 ڤیددیۆی زیاد لە 1200 فەیک بوو ڕسمەکان فەیک بوو کە ڕوویدا بارحاڵ ئەو ڕووداوانە کە ڕوویدا بڕێونەرەی تەکانێکی بە حکوومەتی دیمەشقدا بۆی تۆزێک ورتر لە شتەکان بڕوانیتن هەموو شتێک بە منتیقی هێز و چەکەوە یەکلا نکاتەوە و پێشتر لە نقطەی قووەتەوە لە هەردوو دانیشتەکانی کە هیچە ناڕاستە خۆیان ڕاستەخۆ لەگەڵ بەڕێز مەزلوم عابدی بوو ینی بابرێن لە منتقی هێزەوە قسەیان لەگەڵ دەکردن بەڵام ئەو ڕووداوانەوای کرد حکوومەتی دیمەشق ورتر بابرێن و زیاتریش بێتە ئاستەچی هەر بابرێن هێزەک هەر پێک هاتەک هەر شتێک لە سووریابی خوێنەوەی ورد و دقیقی لۆ بکات لە تەرەفەکەی تریش کە ڕێککە لەو کەناڵی بەڕێستانەوە نزیکی مانگێک 25 ڕۆژ پێشێستاکە ڕاستە کە شرۆڤەی دۆخەکەمان کرد من لێرەوە ڕامگەیان وە لە ڕێی تریشەوە شتمان گەیان بە بەرپرسانی ڕۆژ ئاوای کوردستان وتمان گرینگە کورد پشت تەنها بە ئەمریکا و یاخود بە هەندێک زل هێز نەبەستی وە کورد نەچێتە ناو هەندێک سیراع و شەڕکە شەڕی ئەو نیە ڕاستەخۆ بڕوان لە دەرگای دیمەشقدا چونکە مافەکانی لەوێن دەرێ دەست دەکەی بەڕاستی ینی عاقڵیەت و عقلانیەتی ڕۆژئاوە بە تایبەتی بەڕێز مەزلوم عابدی کە لێرەوە من بەڕاستی ینی تەقدیر و شایستەی ئەو هەڵوێستەی دەکەم ڕێگە سەحیحەکەی هەڵبژات کە چووە ناو گفتوگۆیەکی ڕاستە و خۆ و ئەو ڕێککەوتنەی کرایە ڕاستە بابنەوەکوتم دۆخەکەەوە دەڕواندرێت تۆزێک پشێوی لە سووریا ڕوویدایە بەڵام ئەو پشێوێ ئەگەر بابرێن لە منطقی سیاستەوە هەستەنگاندنی لێ بۆ بکەی
ئەوەندە کاریگەری نییە لەسەر استراتیژی حکومەتی نوێی ئێستای سووریەکەدا بەڵام لەو کاتانەی کە بابرێن ئەو زۆر لە منتیقی قووەتەوە قسەی لێ دەکرد ئەحمەد شەرع ئەو هەنگاوی کورد هەنگاوەکی زۆر پیرۆز و بەڵێ ئەو ڕێکەوتنە زۆر باشە لە بۆ کورد و کاریگەری یەکجار زۆری دەبی دەتوانم بڕێم دەتە دەواازە و استراتیژەک و نازیشی دەبی بەسەر حکومەتی مرکزی ئێستای دیمەشقەوە و دەتوانی بابرێن لە ڕوانگەوێ بڕێت تۆ لەو دۆخەدابی من تەقدیری تۆم کرد و هاتمە ناو ڕێکەوتنەوە دەتوانی کۆمەڵێک مەرجتریشی بەسەدا بسەپێنی و ڕێکەوتنی ئەو خاڵانەش حکومەتی ئێستای دیمەشق دەستی نەرم دەکاتن لە دەمجکردنی مؤسساتی عسکەری و چۆنێتی دروستکردنی جیهازی ئەمن و شۆرتە و هێزی پاراستنی سنوور و گومرگ و غاز و نەفت و هەموو بوارەکانی ترەوە. بەڵێ کاک شێرزاد ئەوەی لە ماوەکانی ڕابردووە کە حکوومەتی ڕاگوزەر پێک هات و ئەحمەد شەرع وەکو سەرۆکۆماری حکوومەتی ڕاگوزەر هەڵبژێرا و ئەو کۆنگرە نیشتیمانیە بوو کە بەبێ پێکاتەکان بوو ئەوەشی کە بەشدار بوو لە ناو ئەوەی ئەو کۆنگرەیە وەکو کەسایەتی بەشدار بوو ئایا ئەگەر دروزەکان بیا خود عەلەویەکان بیا خود کوردیش بێ بەڵام لە ئێستاە بۆ چوونێکی تر هەیە لە دوای ئەم ڕێکەوتنە ئایا ئەم لیژنەیە کە بۆ داڕشنەوەی دەستوری سووریا لە ئایندا لە سووریای ئایندا ڕێکراوە ئەم لیژنەیە گۆڕانکاری بەسەردادیەوەکەمەی لە ڕێکەوتنەکە دەڵێ مافی نەتەوەکان بە تایبەتی کوردیش لە ناو حکوومەتی داهاتووی سووریا دەپارێزرێت خۆی لە ئەوەی کە ڕوویدا کورد بەشداری نەکرد بە ڕسمی یاخود با برێن بۆ بدێکی ڕسمی سیاسی یان پێکاتەیی عەلەوی و درز و کورد کە بەشداری نەکرد لە دیوی بابرێن پەردەوە هەوڵەشی زۆر دەرا بەڵام لەبەرەوەی ئەو کات کورد بەرچاوی ڕۆ نەبووە بەرەنجامی دانیشتەکانی زووتری کە لەگەڵ حکومەتی دیمەشق کردبووی ئاماژەی نەرێنی بوون کە زووتریش ئاماژەمان پێکرد وتمان کورد هەڵا خوێندنەوەی کردووە لە بۆ ڕووداوەکاندا بەڵام ئێستا ئەو ڕێکەوتنێک کە کراوە بەڵێ کاریگەری زۆر دەبی لەسەر نووسینەوەی دەستور و ئەو لێژنەی پێکاتیا بە فەرمانی سەرۆکایەتی ئێستای دیمەشقا بەڵێ گۆڕانکاری بەسەدادێ و ئەو استراتیژەی کە حکومەتی مرکزی دیمەشق گرتی بێبەر ئەو استراتیژە وا بوو ئەگەر هیچ دەو پێکاتانش بەشدار نەبن خۆیان لایەن خۆیانەوە با بڵێن وەکو ئیتار و چارچێوەی ئەو دەستورێکەدایان ڕێشتیا جێگەی هەموو پێکاتە و پێکاتە نەتەوەی و ئاینەکانیشی تێدا دەبیتەوە ئێمە یەک شت هەیە ینی بەڕاستەکەی شتەکەی پێی دەگوترێن نەزەرەی مؤامەرە یاخود با برێن جۆرێک لە خیتاب و ڕاگەیاندن وشتی پۆپۆلیستی ئێمە با خۆمان لەوەی بە دەربگرین ینی ڕژێمی ئەسەدی پێشوو خودی عەلەویەکانیشی چەوساندەوە لە بەرەوەی زوڵم و ستەمی زۆری کرد بەرامبەر بە کورد تا ئێستاشی لەگەدابی کە پێش ڕوخانی تەواوی ڕژێمی ئەسەد ینی هەر دانی بە کوردانە دەنات تەنانەت یەک موئەسسەسەی ڕسمی لە قامیشتوی ئێستاکە بداتە دەستی کوردەوە ئێمە هەمومان ینی هەموو کورد و هەموو پێکاتەکان بەدەست ئەو ڕژێمەیە ستەمی زۆریان لێکرا ئێستا کە دەواازەیەک بوویتەوە ڕاستەکەی باەمە نین با برێن وەکو شتێکی فکری و مەبدەئی وەکوتم وەکو عەقلیەتێکی پۆپۆلیستی شازە مامەڵی لەگە بکەین ئەو دەرگایشی کردوتەوە دەسەڵاتێکی بڵێ دەسەڵاتێکیشی لە بەدەستەوە دەتوانم بڵێم زۆرێک لە زۆرەکان شەرعەتی نێودەوڵەتی لە بەدەستە کاکە خودی ئەمریکا سەردانی کردووە خودی رووسیا سەردانی کردووە تورکیا لەوانەیە ڕۆژانە لەوێن دەرەبی قەتەر کە زیاتر ئەو مەرەفی سونە و ئەو وڵاتانی لە بەدەستە سپۆنسەرێکی سەرەکی وێن دەرە خودی ئیمارات پێشوازی لە وەزیری یەکەم وڵاتیشە کە پیرۆزبایی کردو سپاسی ڕێکەوتنەکە ئەنجام درا بەڵێ وەختێک کە تۆ بابرێت ئەو شەرعێتت هەیە لە ئەرزی واقعدا من و تۆی ڕۆژنامە نووس و یاخود هەر فکرە و مەبدە ئەکوان هەیە پێویستە لەو ڕوانگە تەسکەوە شت نەڵێن یانی وەختێک تۆ من کە دەڵێن بابرێن تۆ ئەگەر فلان مارکە ئاوی بخۆیەوە فلان و فرانشتی تێدایە بەڵام وەختێک کە ئۆفەرەکەم دەدرێتێ بە بەراژ لە بۆم دێ ینی شەرمە لە بۆم بێ بیخۆمەوە ینی تۆ وەختێک کە تایتڵێک دادنێ بۆ نمونە لە بۆ دەسەڵاتە گەیا خود لە بۆ چەند کەسەکی دواتر تۆ ناچاری مامەڵی لەگە بکەی ئێمە ینی بابرێن کوشتەی وین وەکو کورد لە هەموو پارچەکاندا لە ئێران لە تورکیا لە سووریا لە خودی عێراقدا وەختێک کە دەمانەوێتن گفتوگۆیەکی بابرێن شارستانی بکەین گفتوگۆیەکی حەزاری بکەین گفتوگۆیەکی سیاسیانە بکەین لە ڕوانگەکەەوە بابرێن قسەکانمان هەڵدەقڕێت لە ڕوانگەکەەوە داڕشنی لە بۆ دەکەین وەختێک ئەو کە سەیری تۆ دەکاتن دەڵێ من بەدەسەڵاتەوە ستەمکارم ئەوەندە زوڵم نەکردێ بەڵام
ئەو بەرامبەرم کە کوردە دەسەڵاتی بێتن ئێمە هەر قەتل و عام دەکات چکە تۆ هیچی ویت قبول ینی وەرە ئێستا سەیری میدیای کوردی بکە سەیری ماڵپەڕەکان و سەیری کەناڵەکان و سەیری بابرێن فەیسبوکەکانی خەڵک بکە هەر لە خودی تووشیا و ئەردۆگانتەوە لە خودی ئێران و سیستەمی خامنەئیتەوە لە خودی ئێستای حکوومەتی شەرعەوە لە حکوومەتی ناوەندی ئێستای بە شیعە و سوننەوە کە لەسەر بەشی لەسەر حکوومەتی پێشووی عێراقەوە ڕاگوێزراون ینی خوێندنەوەیشان لە بۆ کرایە کاکە خەڵکیش ئەو نووسینانە وەردەجێرتێ سەر عەرەبی فارسی تورکی دەیخوێنیتەوە ناکرێتەوە بۆ عقلێتە مامەڵە بکەی ئێمە لەناو پرۆسی سیاسی داین لە پرۆسی سیاسی ئەمەی تاکی کوردی کاکە شێرزاد وەکوتت ئەمەمەی کە ئەم خوێندنەوانەی تاکی کورد بۆ بارودۆخەکەی کا ئەبێتە هۆی ڕق و چینە لە بەرامبەر ئەوانی شاکە ڕێکەوتنێکی لەم جۆرە نەکرێت یاخود هەر هەڵەیە و خۆخاڵیکردنەوەیەکە ینی بەجددی ئەگەر بڵێم ینی ئەوەی ئێستا کە کوردێکە بەرامبەر بەوان ڕاستە کورد ستەمی لێکراوە ئەمفال و چیمیا و قەتل و عام و چی دەڵێ بە ینی هیچ شتێک نوێ بەرامبەرمان نەکرێت بەڵام ئەوەی ئێستا کە کوردێکە تاچی کوردێکاتن بەرامبەر بەوانەوە ڕاستەکەی دەتوانم بڵێم زۆر لەوان زیاتریشی کردیا ینی تۆ ئەوان لە کاتێک کردیتیان ڕاگەیاندن نەبوو شت نەبووە یا خود بەعزێک لە ستەمەکانی خۆیان جێبەجێ دەکەن لەوانەیە بەبێ دەنجیبی بە زۆرێک لە زۆرەکان بەڵام تۆ هاتی لە ڕووی میدیایەوە حەچی شتی خۆتە حەچی ڕختە بەرامبەر بەوی دادڕێشتووە ئەوە وای کردووە وەکووتم خۆم بابرێن سەردەمانێک لە پەیوەندی سیاسەکان بوومە لە کۆمەڵێک کەناڵی تر کارم کردووە لەسەر ئاستی حکومی خەڵکم بینیوە لەسەر ئاستی قونسوڵخانە و سەفارەتەکان و منەزەماتی نێودەوڵەتی و کەسایەتی سیاسی گەورە وەختێک کە ڕویان لە مەناو وتیانە باشە ئێوەی کورد چۆن دەڕوان نەما یعنی ئێمە وا نەزانین بەرامبەر بێ ئێوە شەیتانێک و زەرام کوژەچین بازێکی ئێمە نەمان کردووە ینی هەر وەکو نمونەک سەردانێکی تووشیاما کرد لەگە وەفدی لاوانی هەرێمی کوردستان لەگەڵ جێگەری ئەردۆگان دانیشتین وتی کاکە خۆی ئێمە بەڕێز ئۆجەلانمان سزن نەکردووە ئەو سیستەمە ئەلمانەی کە ئەو برادرانی خۆتان لە کوردستان زیاتر بەلایدا دەڕۆن ئەوان دەستگیریان کردووە ئەو هەموو هێرشە دەکەنە سەرما ینی لە پای چی مەوەستم چییە ینی ئەوەی ئێستای تاچی کورد دەیکاتن ڕاستی نە هاوکاری دەسەڵاتی سیاسیە نە هاوکاری وێ ئەو پرۆسەیە لەنگەری خۆی بگریتن و نە هەنگاوێکی سیاسیشە نە هەنگاوێکی شارستانیشە تۆوەرە وەکو مرۆڤ ئەگە تۆ لە بەرامبەرم کەسێکی خراپی جوێن دەدەی کەسێکی مرۆڤ کوژی هەشتێکی جا ئەگە منی ژوابووم جیاوازی من و تۆ نییە ئەوە دەسەڵات دەڕوا منە ئێستا دەسەڵاتم ناڕوە ئەبێت تۆ شتێکی جیاواز دەو بکەیت زۆر باشە کاک شێرزاد بینەوە سەر خاڵەکانی ڕێکەوتنەکە هەشت خاڵ ئەم شەو واژۆ کراوە لەلایەن ئەحمەد شەرع سەرۆکی ڕاگوزەری سووریا و مەزلوم عەبدی لە خاڵی چوارەم دەڵێت تەواوی دامەزراوە سەربازی و مەدەنیەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا کە مەبەست لە ڕۆژئاوای کوردستانە دەخرێتە سەر دەوڵەتی سووریا بە دەواازە سنووریەکان و فڕۆکەخانە و کێڵگەنەوتیەکانیشەوە ئایا بەم خاڵە یاخود بەم ڕێکەوتنەی کراوە لەم خاڵەیە کە ئەخرێتە سەر دەوڵەتی سووریا هەسەدە وەکو خۆی دەمێنێتەوە یاخود ئەوەیە دیسانەوە هەڵەوە شێتەوە لە بەریەک و جارێکی تر دامەزراندنیان بۆ ئەکرێتەوە بۆی لە چوارچێوەی ئەو دەوڵەتەی کە بنیاد دەنرێ جارێکی تر پڕچەک بکرێنەوە یاخود وەک ئێستا و بەڵام عازەکانی یاخود ئاماژەکانی بۆ دەستێوەردان لە هەر بابەتێکی سیاسی ناوخۆی یاخود بەرگریکردن هەر لە چوارچێوەی دەوڵەتی سووریا ئامێنێت ئێستا بەبرێن خودی پرسیارەکەی بەڕێستیشتەوە تقریبان بۆنی وەی لێدا ئەنی وەکوتم ئێمە ڕێک بابرێن بە نەزەری موئامەرە دەڕوانینە هەموو شتەکاندا کاکە وەختێک دەوڵەت دادەندرێ ئەخەمە دەبی دوو شتێ لێشی جیاکەینەوە ئەوەی من و تۆ دەمانەوێتن و قسەی لەسەر دەکەین و زرێکی کوردی لەبە دەکەین و ئەڵێ وا بوو کورد پێویستەوە ئەو مافی هەبی فلان و فلانی هەبی ئەبێ لەو بەرامبەرەکەشت ئەو مافی پێ بدەیت دەوڵەت لەسەر ئەساسی دەستور دروست دەبی جاگە دەستورە نووسراوبی و هەبیتن باشە ئەگە نەبی لەسەر ئەساسی هەر دەستورە بەڵام پێی دەوترێتن سیاست و چەند خاڵ و ڕێکەوتنێکی ئەو دەسەڵاتی سیاسی کە ئێستا کە هەیە بابرێن بۆ نمونە لە دیمەشقا ئەو دەسەڵاتە دەبی بێتن لەسەر ئەساسەکەەوە مامەڵە لەگەر ڕۆژئاوای کوردستان بکە ئەو ئەساسەیە چۆنە مؤسساتی دەوڵەتی هەیە سەردەمی بابرێن یاخود بابرێن زمانی دەوڵەتی ناسیۆنالیستی دەتوانم بڕێن بە شێوەیەک لە شێوەکان بەسەر چۆ کاکە ئێستا کورد ئەگەر هەر چوار پارچێتە دەوڵەتێکی گەورەی کوردستانەوە
تۆ پێ کاتەکانی ناوە خۆت لە عەرەب بەڵام کاک شێرزاد پرسیارەکەی من ناسیۆنالیستی نەبوو سەبارەت بەوەی کە دڵسۆزێکی یاسەدە بم کە بۆچی هەڵبۆشێتەوە پرسیارەکە ئەوەیە هەسەدە هێزێکی دامەزراوە و چەند ساڵە لەوێ بەرگری لە خۆی دەکا و پرسیارەکە ئەوەیە ئەم هێزە پێویستی بە جارێکی تر دامەزراندنەوە هەیە لە چوارچەوەی ئەم دەوڵەتە یاخود وەک خۆی دەمێنێتەوە کیانێک دەمێنێتەوە و هێزی یەکان یان دەوڵەتی سووریاش دەتوانێت سوود لە توانەکانی ئەم هێزە ببینێت. بەڵێ ویستم بێمە سەر خاڵەکەی بەزەوە کردە پرسیار باشتریش لە ڕێک ینی هەفتە ڕۆژ بوو ئەحمەد شەرە دەست بە کار ببوو زلە سەربازەکەیدانە جلی مەدەنی لەبەر کردو بازێک شتی ڕاگەیان بەرامبەر بابرێن هەموو شتەکانی سووریا هێشتان کورد دەتوانم بڵێم هیچ کەناڵێکی لەگەر دەسەڵاتی نوێی سووریا نەبوو هەردەیوت ئێمە چاوەڕێی بابرێن دۆخەکە دەکەیم زین لە دیمەشق چ دەگوزارێت ڕاگەیاندنی حکوومەتی ئێستای مرکزی کە و کاتی حکوومەت نەبوو دەسەڵاتێک بوو بابرێن بە کودەدا هاتووە سەردەسەڵات وتی ئێمە پەیاممان لە بۆ ڕۆژئاوای کوردستان وایە و هێزەکانی هەسەدا وەکو بابرێن موئسساتێکی عسکەری و زائد موئسساتەکانی مەدەنی دەمز بکرێن ڕێک بخرێن لەگەڵ دەوڵەت و سیستم و نیزامی ئێستای سووریا چ لەگە حکوومەتی ڕاگوێزەربی یاوە خود ئەگەلۆیان بستە سەر هەڵبژارنێک بکەن موئسساتێکی برێن هەڵبژێدرا و دروست بکەن ئەو پەیامە لەو کاتەوە ڕاگەیەندراوە ئێستش لە خودی ڕێکەوتنەکەی وایە باز لە هەڵبەشانەوە هیچ موئسسەک نەکراوە نە بە عسکەری نە بە مەدەنی نە بە سەربازی نە بە ئەمیش ئەو توێتی دەبێ ڕێک بخرێنەوە تۆ بۆ نمونە وەزارەتی ناوخۆتەیە وەزارەتی ناوخۆ بەشی چێ پێی دەگوترێتن بەشی سزن و بەندیەکان ئەوانەیە کە بەبرێن بەندی سیاسی و عسکەری وشتن بەشی چەند ڕاستە لەسەر کاروباری کۆمەڵاتی پەیوەندێک سیستەم دەڵێ دەبێ ڕێک بخرێتن تۆ دەکرێت بەندیەکانی خۆت داعشە هەر کەسێک ترگرتوتە سزنەکانت دیاربی عەدەدیان دیاربی لەسەر تۆمەتێک ژیرانە محکەمەکرانە یاننا بەڵگەکانە سەریان سێلەگەم سی دەوڵەت ڕێکی بخەی بۆی دوجار تۆ چاکسازیانە بۆ دەکەی سزای لە سێدانەدانیان بۆ دەردەکەی ڕەوانی وڵاتی خۆیانیان دەکەی و مەبەستیان لەوەیە دەمزی موئسسات بەو شێوازە دەکرێتن تۆ سێ هێزت پێویستە ینی هێزە سەرچەکان هێزی پاراستنی سنوور کە زیاتر هەسەدا هەمووی دەستە ناو هێزەی چکە هێزت لە ناو خۆناوێت لە بەرەوەی تۆ ڕاپەڕین و شەڕ لەگەر بابرێن فلان و ئەو بابەتانە کۆتایی پێدێت چکە دەرە ڕاگەیاندنی ئاگربەزە سەرجەم سووریا و ئەو فلولی نیزامی سابق و داعش ئەگەماینە ڕژێمی پێشوو ئەوانە دەکرێت تەسفێ بکەن لەگە لە شوێنەکە نەقووەتێکی مرکزی ئەحمەد شەرع زایدن هەسەدە بەیەکەوە بڕن و حتا تەسفێ ئەو هێزانش دەکرێت کە ئێستاکە تورکیا پاڵپشتیان دەکاتن و شوێنی لە بۆ دیاریکردنە حتا خودی ئەفرینیش دەگەڕێتەوە سەر ئیدارەکانی خۆسەر و مامەڵەشی لەگە دەکرێت کورد دەستی تێدا هەبیتن لە ڕێککەوتنەکەەوە کووتم دەستوریەکەوە لە عورفی سیاسی ژوا دەخوازیتن ئەو ڕێککەوتن و بابرێن ئەو دەمزکردە بەو شێوازەی دەبێت ئەمما بازەوەی بکرێ هەمووی هەڵبۆشێتەوە و ئەو بابەتە ناکرێت یەک تێبینیش بڵێن بازە چەکداری بیانی کرا پێشترش قسەمان لەسەر کرد و ئێستش چەک دیاری بیانی لە ناو ڕیزەکانی هەسەدەن یەکەمیان ئەوان لە ناو ریزەکانی هەسەدەن بەڵێ پێشتر پێدە و یەپەگە و یەپەژەمون ئەگەر خەڵکێک لەوێن دەرە بە یاسایەک لە بابرێن کانتۆنەکان بە هەر جۆرەك لە هێزەکانی هەسەدە کە بابرێن یاسایش حتممە لە سەی دەڕوە ئەگە مافی ئیقامە و پەنادانی پێهەیە یان لە ڕووی تەخەسوسەوە بانجی ئەو خەڵکانەی کردیە ئیشی پێبی دەتوانی لە ڕێی دەستوری نوێی سووریاوە ئەو مافی پەناهەندە و ئیقامە و شتانیان لە بۆ نوێ بکاتەوە دەتوانن ببینێنەوە بەڵام ئەگەر کەسێک نەچوتە ژێڕەو شێفەی بۆ نمونە هێزشی بیانی فعلە نێندەری هەبی وەکو بابرێن زۆر باز دەکرێتن لە سەرەتادا هێزەکانی پەکەکە زۆر بابرێن نێندەرێ بوونیان هەبووە ئەو دەڵێت کاکە تەسفێ ئەو هێزانم لۆ بکە لەبەرەوەی سووریا چاوچێوەشی خۆی هەیە و نامانەیە لە ناو سووریا ببینی هەڕەشە لە بە وڵاتانی دەوروبەر و بۆ ئەوەی یانی تۆ سیر ئێستا بابرێن وەرەو قسەکە تۆزێک پەرتیش دەبی دەڕۆینە دیوێشتر ڕێکەوتنی تورکیا لەگەڵ قەندیل کاتێک کە پەکەکە بابرێن خۆی هەڵدەوەشێنیتەوە چەک دادنێ لەسەر قسەی بەڕێز ئۆجەلان و سەرکردەکانی ئێستای قەندیلەوە تۆ سیر کە سوودەکەی لە چێدایە هەرێمی کوردستان هەرچی هێزی تورکیا ئەو دامەزرانی تێدا هەیە دەبێت بڕواتەوە ناو سنوورەکەی خۆی ینی ئەوانە بۆوەیە تۆ بتانی پێگەک لە بە خۆت دابین بکەی هەرێمەک دابین ئەوەی کوردستان خۆسەرت هەبێتن دووربی لە هەموو دەستێوەدانە زۆر باشە زۆر سپاس بۆ کاک شێرزاد مامە کە لە هەولێرەوە
میوانی من بوو سپاس بۆی کە لەم ڕووماڵە تایبەتە وەڵامی پرسیارەکانتدایە و سپاس بۆ گەنگەشەکان و لە پێشتریشە پێشببینی ئەم جۆرە ڕێککەوتنت کردبوو ماندوومان کردی زۆر سپاس دەکەم لە بەرەوەی کاتم کەمە و میوانی تریشمەیە ڕابۆچوونی ئەوانی ژوەر بگرم زۆر سپاس بۆ تو. بەرەزان سەرنجتان بۆ هەندێک وێنەی خۆشی و شادی خەڵکی حەسەکە ڕادەکێشم کە لە ئێستادا ئەم وێنانی کە دەبینرێت وێنەی کەمێک پێش ئێستەیە و لە ڕژاونەتە سەر شەقامەکان لە شاری حەسەکەی ڕۆژاوای کوردستان و بۆ ئەوەی کە لە ڕێکەوتنەکەی نێوان ئەحمەد شەرع سەرۆکی ڕاگوزەری سووریا و مەزلوم عەبدی فەرماندەی هێزە چەکدارەکانی هەسەدا دڵخۆشن. ئەو وێنانە وێنەی کەمێک پێشێستەی شاری حەسەکەیە کە هاوڵاتیان ڕژاونەتە سەر شەقامەکان بە خۆشحاڵیەوە پێشوازی لەو ڕێکەوتنە دەکەن کە جارێکی تر ئارامی یاخود ئەو هێرشانەی کە دەکرایە سەر ناوچەکانیان یاخود ئەو ترسەی کە هەیان بوو لە ڕێک نەکەوتنی هێزەکانی سووریای دیموکرات لەگەڵ هێزەکانی دیمەشق ڕەویەوە و ئەو ترسە نەماوە لە ئێستادا بەهۆی ئەم ڕێکەوتنە هەشقاڵی کە لە نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی ئیمزا کراوە. ئەم شەو یاخود بە دیاریکراوی دوو کاتژمێرێک پێش ئێستا ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی لە قامیشلۆ یەکیان بینی و ڕێککەوتنیان کردووە لەسەر 8 خاڵ کە واژۆی هەردووکیان ناو واژۆی هەردووکیانی لەسرە. خاڵەکانیش بەم جۆرن: یەکەم بەبێ لە بەرچاوگرتنی پاشخانی نەتەوەی بەشداری تەواوی سووریەکان لە پرۆسەی سیاسی زامن بکرێت کە ئەمە خاڵی یەکەمی ڕێکەوتنەکەی نێوان هەردوو لایەنە. دووەم کورد پێگاتێکی ڕەسەنی دەوڵەتی سووریایە، دەوڵەت تەواوی مافەدە سووریەکانی دەپارێزێت لە چوارچێوەی سووریای ئایندا. خاڵی سێمی ڕێکەوتنەکە ئاگربەست لە تەواوی خاکی سووریا ڕادەگەێنرێت و خاڵی چوارەم تەواوی دامەزراوە سەربازی و مەدەنیەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەخرێتە سەر دەوڵەتی سووریا بە دەواازە سنووریەکان و فڕۆکەخانە و کێڵگەنەوتیەکانیشەوە. پێنجەم گەڕانەوەی تەواوی ئاوارەکان زامن بکرێت و لەلایەن دەوڵەتەوە پارێزراو بن بۆی بگەڕێنەوە شوێنی ڕەسەنی خۆیان. شەشەم لە بەرەنگاربوونەوەی پاشماوەکانی ئەسەد و تەواوی هەڕەشەکان پشتیوانی لە دەوڵەتی سووریا بکرێت کە مەبەستی لە هێزەکانی ئەسەدەیە پشتیوانی لە سووریا یاخود چەکدارەکانی سووریا بکات بۆی کە لەو پاشماوانە بیان پارێزە. خاڵی حوتەمی ڕێکەوتنەکە ڕەتکردنەوەی بانگەوازەکانی دابەشکردن و گوتاریکینە و هەوڵەکانی بڵاوکردنەوەی ئاژاوە گێڕی لە نێوان پێگاتەکانی سووریادا. و خاڵی هەشتەم لیژنەی جێبەجێکار کار دەکات بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە پێش کۆتایی هاتنی ئەمساڵ کە ساڵی 2025 و پێش کۆتایی ئەمساڵ دەبێ سەرجەم ئەم خاڵانەی ڕێکەوتنی لەسەر کراوە واژووی خۆیان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی لەسرە دەبێت جێبەجێ بێت. ئاڵۆزی و توندوتیژەکانی ڕۆژئاوای سووریا کۆتاییان هات. لە 3 ڕۆژدا زیاتر لە 1000 هاوڵاتی عەلەوی کوژراون. ئاڵۆزیەکان دەرەنجامی ئۆپەراسیۆنێکی هێزەکانی سووریا بوو دژ بە پاشماوەکانی ڕژێمی بەشار ئەسەد. ئەحمەد شەرعی سەرۆکی سووریا دانی بەوە داناوە کۆمەڵکوژی دژ بە عەلەویەکان کراوە و بەڵێنی سزادانی سەرپێچی کارانیش دەدات. ڕێکخراوی لێبوردنی و دەوڵەتیش داوای لە ئیدارەی سووریا کردووە ڕێگە بە لێکۆڵینەوەیکی بێلایەن لە ڕووداوەکان بدەن. وەزارەتی بەرگری سووریاش دەڵێت ئێستا دۆخی ڕۆژئاوای سووریا ئارامە و ئۆپەراسیۆنی دژ بە پاشماوەکانی ئەسەد بە سەرکەوتووی کۆتایی هاتووە. خوێنڕێژی و ڕووداوە ترسناکەکانی ناوچە عەلەویەکان کۆتایی هات. ئێستا جیهان دەیەوێت بزانێت چی ڕوویدا و حکومەت بۆ لێپرسینەوە لە تاوانباران چی دەکات. دوایەوەی سەرۆکایەتی سووریا لیژنەیەکی لە 7 دۆر پێگێنا
بۆ لێکۆڵینەوە لە پێشێلکاری بەرامبەر بە هاوڵاتیان و هەروەها لێکۆڵینەوە لە هێرشی پاشماوەکانی ئەسەد، ئەحمەد شەرح سەرۆکی سووریا دانی بەوەدانا کۆمەڵکوژی کراوە و ئەوەش پرۆسەی ئاشتەوایی و دیالۆگی نیشتیمانی دەشێوێنێت. شەرع لە چاوپێکەوتنێکی لەگەڵ ڕۆیتەرز گوتی ڕێگە بە هیچ خوێن ڕشتێکی ناڕەوا نادەن و هیچ تاوانێک بەبێ سزا و لێپرسینەوە تێپەڕ نابێت، تەنانەت ئەگەر کەسانی نزیکیش تاوانبار بن. هاوکات لەگەڵ قسەکانی شەرع لیژنەیەکی باڵای لێکۆڵینەوە ئەنگاوەکانی دەست پێ کرد. لە یەکەم ڕێوشێن دوو چەکدار دەستگیرکران کە پەلاماری هاوڵاتیانیاندا بوو. ئاژانسی سانا دەڵێت هەردوو چەکدارەکە ڕەوانەی دادگای سەربازی کراون. لەلایەکی دیکەوە ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ دەڵێت لەو ئۆپراسیۆنە سێ ڕۆژیەدا 40 کۆمەڵکوژی دژ بە هاوڵاتیانی عەلەوی ئەنجام دراون و زیاتر لە 1000 کەسی مەدەنی جانیان لەدەستداوە. هەر بە گوێرەی ڕوانگەی سووری لە پێکدادانەکانی سێ ڕۆژی ڕابردوو زیاتر لە 250 چەکداری عەلەوی و 230 ئەندامی هێزە ئەمنیەکانی سووریا کوژراون. لەسەر ئاستی نێودەوڵەتیش ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی داوای لە حکومەتی سووریا کردووە ئاسانکاری بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکان بکات، تاوانباران بخاتە بەردەم سزای یاسا و دادپەروەری. وەزارەتی بەرگری سووریاش دەڵێت دۆخی شارەکانی لازقیە و تەرتووس و ناوچەکانی دیکەی ڕۆژاوای سووریا ئاسایی بۆتەوە و هێزە ئەمنیەکان بۆ پاراستنی ئاسایشی ناوچەکە و ڕێگری لە پێشێلکاری بڵاو کراونەتەوە. لاگەڵ میوانێکی ترم قسە و باس لەسەر ڕێکەوتنی نێوان سووریا یاخود دیمشق و ڕۆژاوای کوردستان دەکەم. ئەویش جەلیل ئازادی خواست و سەر و شرۆڤەکاری سیاسی لە ڤێرجینیای ئەمریکاوە لەگەڵمان دەبێت. کاک جەلیل سڵاوت دەبێ، ئێوارەت باش و هیوادارم زۆر باش بیت. حاڵەکانی ڕێکەوتنەکە بەم نزیکانە کە بڵاو بووە بەڕێستان دڵنیان بینیوتانە و ئەمە مای دڵخۆشیە بۆ کوردانی ڕۆژئاوا یاخود ئەوەیە کورجارێکی تر ڕێکەوتنێکی کردووە کە لە بەرژەوەندی خۆی نییە. ئەو کاتتان باش باوە نابتان و بە هەموو بینەری تەلەڤیزیۆنەکانتان. لە ڕاستیان نازانم بەڵام بیرمەندێک دەڵێ یا ڕۆژنامەنووسێکی بەناوبانگە کە ئێستا ناوکەیم لە بیر نیە دەڵێ کوردەکان شەڕکردی یەکجار باشن، لە شەڕەکاندا هەمیشە سەر دەکەون، لە دانووسانەکاندا دەیدۆڕێنن. بە باوەڕێ من ئەوەی کە تا ئێستا هاتوۆتە پێشەوە ئەگەر بمانێ پێشینەکەی بخوێنەوە بە ئەو دۆخی ئێستا سووریای تێدایە و دۆخی ناوچەکەش لە چاو بکەین دۆڕانێکی گەورەیە بوو، ینی جارێکی تر کورد گرەوەکەی لەسەر میدانەکان دۆڕاندەوە بەڕاستی بۆ کارەکانیشی دیارن. بۆچی ئێمە دەزانین کە ئەم پرۆسەیە درێژکراوەیە و پەیامەی ئۆجلانەکە لە ئیمراڵیەوە بڵاوی کردەوانێ و ئەمە ویستی تورکەکانە، بەڕاستی تورکەکان ئەمایان داوا کردو. تورکەکانیش دیارە بۆچی سەرەوەی باس لە بابەتێ بکەن بە نێوان بەناو پرسی کورد یا بەناو پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان و لە ڕۆژاوای کوردستان و خۆشیان بانگەشەی ئەوەکەن کە باشووری کوردستانیش دەگرێتەوە. دیارە لە باشووری کوردستانەوە بێکە دوای تەواوبوونی ڕۆژئاوا و باکوور هێزەکانیان لە باشوور بکشێنەوە یان ڕەنگە پلانیکەیان هەبێ بە ئەو بابەتە. لەبەرەوە کە سەیری ئەوە دەکەین دەبینین هیچ گۆڕانکاریەکی وەک خۆتان دەڵێن دەستی یا با بڵێن ئیستراتیژیک لە تێڕامان و ژێرخانی سیاسی فکری دەسەڵاتدارانی تورکیا لە بەرامبەر پرسی کورددا ڕووی نەداوە، بەڵکو ئەوە هۆکارە جیهانی و ناوچەیەکانن کە کوردیان کردووە بە ڕۆژاو و لە ئاستی دنیادا پشتگیریەکی بەرفراوانی هەیە و دەوڵەتی سووریا لە بەرامبەر کۆمەڵی خەتەری جدیدایە و ئەوانیش دەزانن لەم چوارچەوەیەدا هاتوون دانووسانیان کردووە بە هەندێک لەو خەتەرانە ئاماژە پێ بکەین. بەداخەوە هێشتا خوێنی ئەو خەڵکە بێلایەن و سڤیلا کە لە تەرتووس و لازقیە کوژران وشک نەبووتەوە کە عەبدی دادەنیشێ لەگەڵ گۆلانی ئەم دەقە ئیمزا دەکەن. زۆر باش. بۆچی پێت وایە ئەمە دۆڕانە؟ یعنی ئەوە چی بکرایە کە ئێستا نەکراوە؟ حەزەکەم بیزانم. ئێستا ئەرز دەکەم. یەک سووریا لە ڕاستیدا لەبەر دوو حاڵەتدایە، لە دووش زیاتر نییە. یاوەتە سووریا دابەش دەکرێت بە تیکە دەکرێت یا ئەوەتە کە ڕوبەڕووی شەڕێکی نێوخۆ دەبێتەوانێ. هەر ئێستا ئێمە دەزانین کە ئیسرائیلەکان وەکو فاکتەرێکی جددی هاتوونەتە ناو بابەتەکە و پارێزگاری خۆیانیان ڕاگەیاندۆ بۆ دروزیەکان بۆ عەلەویەکان و بۆ کوردیش چەندجار لەسەر کوردیش تەکیدیان کردوێتەوە. ئەم پرۆژەی ئیسرائیل خەون نییە، خەیاڵ نییە. ئەمە پرۆژەیەکە کە دەبێت ئیسرائیل بە دەوری خۆیدا پشتێنەیەک دروست بکە کە ئاسایشی هەمیشەیی و قسەقامگیری بۆ دروست بکە.
و ئەم پرۆژەیەکە کە ئەمریکایەکان لە پشتیەوەن. ئێمە دەزانین ئەگەر ئیسرائیلەکان بیانێمە ئەوها پرۆژەیە بکەن کە بە احتیمالی زۆر دەیکەن و ئەمریکاش لە پشتیوەیەتی دەگەنە ڕۆژ ئاوای کوردستان. بەگەشتیان بە ڕۆژ ئاوای کوردستان ڕۆژ ئاوای کوردستان لە دۆخێک دەردەچێت کە ئێستاتایەتی لانی کەمەکەی دەبێتە ستاتۆیەکی فیدراڵ، لانی کەمەکە دەبێت ستاتۆیەکی فیدراڵ وەکو شارێکی یەکجار گەورە لەسەر عێراق و ئێران و تورکیا دروست دەبێت بۆی دۆخی کورد جێبەجێ. ئەمە ڕۆن و لە بەرچاومانە هەر ئێستا زۆر گەورە هەیە لای تورکەکان و لای جۆلانی لە ئێرانیەکان. بۆچی لە ئێرانیەکان ترسیان هەیە؟ ئەوەی ترسیان هەیە عەلەویەکان بجوڵێنن و بە جوڵاندنی عەلەویەکانەوان دووچاری کارسات بکەنەوە. لە ئێستادا دوو دەوڵەتی سیاسی کە حەز دەکەن سووریا یا بڕوخەیە تێک بچێ تقریبا نەگەر دژمنی استراتیژی یەکن بەڵام لە تاکتیکا هاوبەشن ئێران و ئیسرائیلەکان. لەبەرەوەی ئەمە هەموو ئەمانە لە بەرچاومان ڕۆنن دەیزانین. کاک جەلیل ئەگە ئەی پێت وانە یعنی ئەو ڕێکەوتنە گرنگەی کە لە نێوان یان ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبدایە لە نێوان کورد و ئیسرائیلانیەوە لە کاتێکدا ئەو ڕێکەوتنەی یاخود ئەو بانگەشەی کە کورد بۆ پشتیوانی ئیسرائیل بۆ پشتیوانی کوردەی کا شتێکی ڕووکەشە. ئەی لە ئەنجامی ئەمەی کە باسی دەکەیت جارێکی تر عەرەبەکان بە تەواوی نابنە دوژمنی سەرسەختی ئیسرائیل بە تایبەتی ئیمارات و وڵاتانی کە لەگەڵی ڕێکەوتون؟ من پێم وانە چون ئیسرائیل تێگەشتنەوەن ئەوان هەتا ئامادەن غەزەش دەست لێ هەڵبگرن چ بگا بەوەی بەشێک لە سووریا چاوپۆشی لێ بکەن چون دەزانن زامنی دروستبوونی سەقامگیری و ئاسایشی هەمیشەیە ئەوەیە کە ئەو پشتەندەیە دروست بکرێ. ئەمە خاڵی تریش خودی عەربستانی سعودی ئێستا لەم واقعە گەشتۆ کە داستانەکە چیە و لە ڕاستیدا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی عەرەبی بە جۆرێک لە جۆرەکان لەلایەن ئەمریکاوە سپێراوە بە عەربستانی سعودی و ئاسایش و ئەمنیەت و ئیستیقراریشی بە ئیسرائیلەکان. ئەوەشی کە ئێستا ڕوویداوە هیچی تێدانیە باو بدەقل بەیەکەوە لێکۆڵینەوەی دەقە بکەین. لەو دەقەدا لە دوو لە نزیک ناوێک لە کوردستان نییە. ئەمە تێڕوانینی ئەسەد و تێڕوانینی ئەتاتورکە بۆ کوردەکانی سووریا کە پێیان وایە کورد لە سووریا کۆچەرە خاوەنی خاک و ئاو نییە و ئەوێ نیشتیمانی ئەو نییە و ئەمان لە باشترین دۆخدا دەتوانن هاوشاریە بن کە ناسنامەی هاوشارێتی ئەو وڵاتیان هەیە. لەبەرەوە مافیان نییە داوای شتێکی تر بکەن. ئەم دەقا بەبێ ئەوەی هاتوو هاوار بکە بەبێ ئەوەی هیچکە ئەم واقعی سەلمان کە کوردستانێک لە سووریا نییە. من چون دقیقەم هەم بە عەربی خوێندێتەوە هەم بە کوردی هەم بە زمانەکانی تر هەم گوێم لێ بۆی وڵاتان کرد. کاک جەلیل ئێستا کۆمەڵگەی نێودەوڵەتی سەقامگیری لە سووریا دەوێت و ئەوەی کە گرنگە سەقامگیری سووریایە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەو کوشت و بڕێی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕووی داوە جارێکتر ڕوو نەداتەوە. ئەگەر ناسەقامگیری بێ کورد بەمە مافەکانی خۆی بەدەسێنێ؟ بڕیار نییە ئێمە لە قەبرستاندا خۆشبەخت بین. قەبرستان خوێنی دنیاە یعنی دەتۆ بچۆ قەبرستان هیچ دەنگێ نابیسی ڕاهمیستانەکان خۆشبەخت نین هەموو مردوون. ئەوڵان ڕاستە کۆمەلگای نێودەوڵەتی باس لە سەقامگیری سووریا دەکات بەڵام بیرمان نەچێت کۆمەلگای نێودەوڵەتی بەتایبەتی ئەوروپا زۆر بە ڕاشکاوی وتوێتی و بەڵێ ئێمە پارێزگاری لە سەقامگیری و سووریا یەک دەکەین کە وڵاتێکی دیموکراتیکی کراوەی دیسانتراڵ بێ کە هەموو خەڵک و پێکهاتە و نەوتەوەکان بتوانن لە دەوڵەتداریدا هاوبەش بن. ئەوڵان ئەمە لە دوور و لە نزیک نایبینین لە دەوڵەتەکەی ئەحمەد شەرعا. لە خاڵی ڕێکەوتنەکان ڕۆژئاوای وەکو ناوچەیەکی دیاریکراو ناونێناوە دەڵێ باکووری ڕۆژئاوای نەخێر ناوی نێناوە کە مافەکانی کورد جێبەجێ ناکە ئەنی خاڵەکانی ڕێکەوتنەکە هەمویان کەواژیان لەسەرکراوە خاڵی باشن. هیچ کامیان خاڵی باش نین بە پێچەوانەوە. من ناڵێم ئەحمەد شەر ناسیۆنالیستە، من دەڵێم ئەحمەد شەر دیندارێکی پەڕگیرە. ئەم دوانە بەیەکەوە تەفاوتی ماهەویان هەیە لە ڕاستیدا. ئەو خاڵانەشی و هەش خاڵەشی کە ئێمە دەیخوێنینەوە دانە دانی کەسێر کاکێکیان کانزاکانی کوردستان ڕێگەوبانەکانی سنوورەکانی نەوت گاز هەموو شتێکی دراوە بە دەوڵەتی ناوەندی بەبێ هیچ سیغەیە کە با ئەمە لە کوردستان دەردێ ئێو خەڵکەی لێرە و لێرە ژیا و نیشتیمانی هەزاران ساڵی بۆ لەم سەرۆت و سامانەدا بەشی هەیە بۆچی دەستکەوتی کورد لەمانە لە کاتێکدا ئاگربەستی سەرانسەری لە هەموو خاکی سووریا لە خاڵی سێ ماڵە ئاگربەستی لە تەواوی خاکی سووریا ڕادەگەێنین. ئەمە بۆچی دەستکەوت نییە کە کورد لەو ناسەقامگیری کە لە ناوچەکان هەیبوو دەستی کەوتووە؟ ئەوڵم کورد ئێستاش لەوێ سەقامگیرترین ناوچەی هەیە دقیق ینی با بە ڕوونی قسە بکەین نەبێتە خاڵ بڵێم کاکجێ یا چەند ببوورە بەس کامەنە سەقامگیریە هێرشکردنەکان بۆ سەر کۆبانێ و هێرشەکانی تورکیا بۆ سەر پردی قەراقۆزاق و ئەو هێرشانەی کە بەردەوام بە درۆنەکان دەکرێت بۆ سەر هێزەکانی هەسەدا ئەمە هێشتا سەقامگیریە؟
بەڵێ سەقامگیریە بە خاترێوەمانە هەموو گوشار دێنن بۆ ئەوەی تەسلیم بی و گوشارەکانیشیان نەتیجەی داوە بە تەسلیم بوون. ئەم گوشارانە هێنانی بەڕێزدار ئۆجەلان، پرۆسەی ئاشتی لە باکوور، باسی چەکدانان، هێرشکردن بۆ قەندیل، هێرشکردن بۆ سەدی شوبات، هێرشکردن بۆ کۆبانی، گوشاری سیاسی و سەربازی هەردووکی بەیەکەوە هاتووە وەگەرنا کوردستانی ڕۆژئاوا ئەوڵە نەگەر قیاسی پێ لە ناوچەکانی تر زۆر باشتر ئەمنێتی لە خودی دیمەش قات دزی و تاڵانی و سەرڕۆیی و پیاکوشتن لەو پەڕی حاڵەتەکەیدایەتی. ئێستا ئێوە باسی تەرتوسوانتان دەکرد ئەحمەد شەر هیمەتی کردو دوو دانە کەسیان گرتو کە گوایە ئەمە کۆمەڵکوژیان کردووە. کۆمەڵکوژی بە دوو کەس ناکرێت لە پێکهاتەیەکی فکری بەرنامە بۆ ڕژاوی ئیدئۆلۆژیکەوە دێتە دەرەوە لە هەناوی ئەم ئیدئۆلۆژیەوە کۆمەڵکوژی دەبێت. ئەنفال بێنینەوە بەرچاوی خۆمان ئەمانە لەوێوە هاتوون بە دوو کەس ناکرێت، بە دوو کەس سەرپۆش نانرێتە سەرەوەی کە وەڵا ئەحمەد شەر پیاوێکی چاکە. نا ئەحمەد شەر بە باوەڕی من لە ڕووی فکریەوە هەر ئەو ئەحمەد شەرعەیە کە پێشتر دیومانە محەممەد جۆلانەکەی جارانە هەر ئەوەی جارانە بە باوەڕی من هیچ نەگۆڕەنگە دلوبەرگەکەی گۆڕابێ، بەڵام ئەندیشە و باوەڕ بۆ چوونەکەی نەگۆڕاوە. لە هەمان کاتدا من هەر لەم تەلەڤیزیۆنەی ئێوە لە دیمانەی پێشووتردا لە هەم کات لە بڵاوبوونەوەی پەیامەکەی ڕزدار ئۆجەلاندا ئەرزم کردن کە ئەو پەیامەی ڕزدار ئۆجەلان تورکیا ئەوەندەی بۆ ڕۆژئاوا پێویستی پێوەنە بۆ باکوور نایەوێت. گرنگەکەی ئەو ڕۆژئاوایە چون ڕۆژئاوا حەڵقەی پەیوەندی دنیای دەرەوەیە، بە تایبەتی ئەم دنیا تازایی کە خەریکە فۆرم دەبێت و تورکەکان دەیانەوەی ئێمە لەو دنیاەتدا ببڕن و تێکەڵمانکەن بەو پرۆژەیە کە خۆیان هەیەەوە تا ئێستا سەرکەوتوو بوون بم پەیماننامەی کە بەسرا. ئەو جابرای عزیزم کام قانونی ئەساسی نازام دی بێتانیانە ڕەشنووسێک بڵاو بۆتەوە لەو یاسایی کە قەرارە وەکو قانونی ئەساسی لە سووریادا جێبەجێ بکرێت. دوو بەندیت پێ دەڵێن. بەندی یەکەمی دەڵێ هیچ کەس لە سووریا مافی نییە بێ بە سەرکۆمار مەگەر پیاو بێ و سنی بێ، پیاو بێ و سنی بێ. ئەمە جارێ خودی ئەمە لەگەڵ هەموو شعارەکانی ئۆجەلان لە دژایەتیدایە، لەگەڵ هەموو معریفەی سیاسی و تیۆری تەفگەری ئازادی لە دژایەتیدایە، چون ئەسڵ بەشێکی زۆری کۆمەلگا کە ژنانن مافیان نییە ببن بەسەر کۆمار، دوایەوە عەلەویەکان و دروزیەکان و ئەوانی تر مافیان نییە ببن بەسەر کۆمار. سێمەن کوردیش کەمینەیە هەرگیز نابێ بەسەر کۆمار. چوانمان ئەمە دژی هەموو یاسا بنەڕەتەکانی دنیاە. ئەمە زۆر هینە ئێمە دەبێت لەسەر ئەم شتانە بوەستین. مەسئلەی دووەمی کە زۆر بە جددی باسی دەکات دەڵێت دەوڵەت کوێیە؟ جمهوری سووریای عەرەبی، یعنی کۆمارێکی عەرەبیە، نا هیچ کەس لەوێ حەقێکی کەی هەیە، نا ئەسڵ ناسنامەیەکی کەی هەیە، نە هەویەتی هەیە. تۆ تێکەڵ بەم دەسڵاتە دەبی و کاتێکیش تێکەڵ بەم دەسڵاتە دەبی هەموو سامانەکانی خۆتی تەسلیم دەکەیت. دیگە ئەوەی هەموو سامانەکەی خۆتی تەسلیم دەکەیت، هێزی چەکداری تۆش تەسلیم دەکەیت. هێزی چەکداری تۆ داران هەندێشتمان دەبیت کە باش بوو پێکاتەکەی دەست پێ نادرێت، تایبەتمەندەکانی دەست پێ نادرێت، گرافیاکەی دەست پێ نادرێت. بەڵام لەو دقەدا کە ئێمە کام لەمانە دیاری نکراون وەجا کام قانون ئەساسی دێت بۆ لەسەر کاچ کلمە وا بڵێم مەجبور استفادە لە ئینگلیزی. باشە گاک زەلیل فەرموو قسە بکە، یعنی یاسایی من ڕێگەم داری فەرموو. أنا بس ما يودو أنا من حزنا إنجليزي بكات بينهم فخد ما هو بلا بوي بقى لويدا كرديش كوميونيتي هي كرديش سوسايتي نيا كرد وكو كومالك خلق رتاو كراون كأم خلقات واني مثلا من تو جناب شوار نفري تردتين لولاتك دبين بفنابري ما كومال لخلق كردين لو ولاتا لم دقدا كرد وافي ناس كراوا أو كسي كوتوتي كرد دامسان دا دي دورين زور عالم بوا لسر بنماي أم دقس بيني قانوني أساسي دا نسريته ولسر أم توافقه ما مال لقل إما دكري كون نتوي جغرافياي سياسيت هيا وانا كومالغاي بەڵکو تۆ کۆمەڵێک خەڵکی و ئەم کۆمەڵە خەڵکە دەبێت لە وڵاتەدا مافی شاروەندی هەبێت. کاکە خۆ لە هەموو دنیادا من لە کوردستانەوە هاتووم، لە کوردستانی ڕۆژهەڵاوە هاتووم، لە ڕۆژهەڵاتەوە چوون بۆ لە باشوورەوە چوون بۆ ڕۆژهەڵات، لە ڕۆژهەڵاتەوە بۆ ئەمریکا. لێرە ئەو حەق و حقوقی کە ترامپ هەیەی منیش هەمە، بەڵام دیارە من کۆچەرم، دیارە من ناتوان بم بەسەر کۆمار، دیارە من ناتوانم بم بەجێ سەر کۆمار. زۆر هەیە لە سیاست دەتخاتە کەنارەوە لە داهاتوی سووریادا دقیقاً ئەمانە وەک ئێستا دەکەونەوە برای بەڕێزم وەختێکە ئێمە دقەکە سیر دەکەین. میوانێکی پێشترمە بوتی بابەم ناسیۆنالیستە کوردیا ئێمە هەربیر نەکەینەوە بڵێن ئەمە ئیتر ئەم ئەمامانی کە ڕێکەوتن کراوە یاخود ئەمە دۆڕاندنە لە سەر مێزەکانەوەی کە بەشەڕ بەدەستێنی لەسەر مێزەکانی دۆڕین وەک خۆدە و بیرمەندەی کە وتت ئاوەهایە لە تورکیا بە هەمان شێوە خوێندنەوەی ترمان بۆ کردووە باسمان لەسەر تاکی کوردیش کرد کە بە نووسەر و بە شرۆڤەکاری سیاسیەکانیشەوە کام بۆ چوونیانێ. بەڵام پرسیارەکە لێرە ئەمەیە، یعنی ئەگەر هەسەدا ئەمەی نەکردایە لەگەڵ محەممەد جۆلانەکەی تۆ ناویێنی و ئەحمەد شەرعەکەی ئەسەی کە سەرۆکی
سووریای ڕاگوزەرە چیتری بکردا یعنی ئەگەر بیتوانە چیتر بکات باشتر پرسیارێکی زۆر بەدێ دەگەی چی بکرد باید سووریا بەڕاستی ڕۆژهاوای کوردستان چی بکردایە چەند خاڵی زۆر سادە هەیە کە دەبێت جێبەجیان کردە یەک لە ناو خۆیانە درز و کلێنەکانی ناو دووگوتاری کوردیان ببەستایە ببوونایە بە یەک گوتار و بە یەک شاندی لەگەڵ هەر کەسێک دانوسانیان دەکردبی کردای ئەمە یەک دوو لەگەڵ عەلەویەکان و لەگەڵ دروزیەکان لەگەڵ عەلەویەکان و لەگەڵ دروزیەکان هاوپەیمانێتێکیان دروست کردایە و ئەم هاوپەیمانێتیە لەسەر کۆمەڵی خاڵی هاوبەش وایە نەجیاکردنەوەی و نەجیاکردنەوەی عەلەوی و نەدابەشکردنی لەسەرەوە وایە کە ئەم دەوڵەتە دەبێت دەوڵەتێکی دیسانترالیزە بێت کە ئەم دەوڵەتە دەوڵەتێکی دەبێت دۆلار بێ کە ئەم دەوڵەتە دەبێ مافی خەڵکانی ئەو وڵاتە ڕچاوکە بۆ نمونە کە تۆ فیدراڵ دەبی سەرۆت و سامانەکەی خۆت دەبێ ماڵیاتی بێ بە دەوڵەتی ناوەندی خۆ نابێ هەمووی پێ بدەیت دەبێت تەکسی ئەوەی پێ بدەیت بۆ نمونە دەبواە هێزە چەکدارەکانی هەموو ئەو وڵات شوێنانی کە لەوێن ئەمنیەتی سنووری و ئەمنیەتی ناوخۆی بخۆیان ببوایە ئەمانە پەیمانهایەکن کە لە هەموو دنیادا پەسەندن کەس ناتوانێت بکە وەگەر ئەوەیان کە جۆلانی هجوومیان پێ بکە من قەوڵ دەدەم بە جەنابەت جۆلانی تا 10 ساڵی تریش ناتوانێت هێرش بکاتە سەر کورد ئەوەی کە دەمێنێتەوە هێرشی بکاتە سەر تورکیایە و تورکیا ئەگەر بیزانی باە هێرشێکی بەربڵاوی هەمولایەنە لە بەرژەوەندێتی و دەبێ ئەم هێرشە بکە و ئەمریکا و ئیسرائیل نایەنە دەنگ زووتر ئەو هێرشەی کردبوو و زووتر مەسئلەکەی تەواو کردبوو پێویستی بە ئاشتی و ئەوانە لەبەرەوە کردیارە دەبێت کورد خێزەکانی خۆی یەکا یەکگوتاری بکە ئێمە لەوێ بە ئیسلاح ناوەندێک پەراوێزێکمان هەیە ئێستا لە سوورێدا بۆ هەرکەتێکمان هەیە ئێستا لە سووریەدا ئەوە چەق نییە کە دیاری سیاسەتی سووریا دەکا ئەوە پەراوێزە کە دەتوانێت سیاسەتی سووریە دروست بکە پەراوێزێک نەک تەنیا بە کورد بەڵکو بە کورد و بە عەلەوی و بە دروزیەوە بەڵام ئەوان زۆر زیرەکانە کوردیان لەمە دابڕی کوردیسە تەنیایە ئێستا لە هەموو کاتێک زۆرتر مەترسیەوەی هەیە بکەوێتە بەر شیفی پاکتاوکردن و دەشکەوێت هەیە بەڵام دەکەوێت کەی دەکەوێت نازانم بەڕاستی بۆیە ڕێگا هەیەەوە پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئەمریکا پەیوەندی باشیان لەگەڵ ئیسرائیل پەیوەندەکانیان درێژە پێ بدە کورد لە مێژووی هاوچەرخی خۆیدا هیچ کاتێ بە تایبەتی بەبێ ئاگاداری ئەمریکام ڕێکەوتنە کرابێکە و پەیوەندیە بەم جۆرە بێت کە باسیەکەی کە پێکچوو بێت کە پەیوەندەکانی لەگەڵ جارێکتر یاسەکانی سووریای دیموکرات لەگەڵ ئەمریکا تێکی بداتەوە بەبێ ئاگاداری ئەوانم ڕێکەوتنە کرابێت هەر ئەمڕۆ مارکۆ ڕۆبێ وتی ئێمە لە پاڵ دۆستەکانمان لە سووریا لەگەڵ کورد و عەلەویەکان لە پاڵ ئەوان داوەستاوی بە پارێزگاریان لێ دەکەین پێش عەرەبستانی سەعودیەوە قسەی ئەمڕۆی بۆ برای بەڕێزم من بەبەستمەوە بڵێم ئەمریکایان ئاگادار نەکردوتەوە حەداقەل عەرەبستانی سەعودی ئەمریکای ئاگادار کردوتەوە تورکی ئەمریکای ئاگادار کردوتەوە ڕەنگە لە ڕێگەی پەیوەندەکانی مەزبوط تۆبانی و ئەمریکایەکان ئاگادار کرابنەوە بەڵام خۆ ئەمریکایەکان نازانیوە چی لەوێ نووسراوە و ئەمریکایەکانیش کەواسووری بەرلەشکردنی نێتۆ کاکە خود مختاریت ناوێ فیدراڵیت ناوێ کوردستانت ناوێ خۆ ئەمریکا نایە بە زۆر بۆ دروستکە قابلی بێت بە زۆر بە تۆی دروستکە بڵێ هەر تۆ دەبێت کوردستانت بوێ هەر تۆ دەبێت فیدراڵیت ببێ نەخۆ ئەمریکاش نایە بە زۆر پێ دروستکە ئەو دۆخەی کە ئێستا دروست بووە سبەینە داوای زیاتر لەوەت کرد یەکەم کەس کە منعەت دەکا ئەمریکایەکانن یەکەم کەس کە منعەت دەکا ئیسرائیلەکانن پشتیوانێکت بۆ خۆت نەهێڵاوە من دەمویست بڵێم کورد دەمێژ هاوچەرخی خۆیان بە تایبەتی کوردی سووریا بە ئەندازەی ئێستا هاوپشتی جیهانی لە پشت نەبوو بە تایبەتی ئەوروپا هەوڕێن ئێمە بزانین دابڕانی گەورە هەیە لە بینی ئەوروپا و ئەمریکا دابڕانی گەورە هەیە لە بینی ئەمە ئەوروپا و تورکیادا ئیمکانی زەربوونی ناتۆ هەڵوەشانەوەی هەیە ئەرێ هەموو ئەمانە بە زەرەری تورکیان باشە کاکی بەڕێزم مامۆستای من ئێوە لە خۆتانتان پرسیوە بۆچی ئەوەندەی دەوڵەت باخچە لیباسی ئاشتی دەکا ئەردۆغان نایکا سەبەبەکەی چییە؟ ئەستەکەی ئەندازیاری ئاشتەکە دراوەتە دەستەوە بۆ خۆی بێدەنگ بووە و ئەندازیارەکەی لەوانەیە ئەمە ڕێکەوتنێکی سیاسی خۆیان بێ بەڵێ مەهەپە ئەندازیاری کێشەی نەتەوەکانی تورکیە مەهەپە بەمێژوو دژی توانە کورد بۆ ویستی بیتوێنێتەوە ئەمە شتی لە پشتە شتەکە دەمەیە بڵێم چی من بە درێژی لێرە لەسەرەوە بابەتانە قسەم کردووە دەمەیە بڵێم دەوڵەتی قوڵ لە تورکیا کە بەشی باخچەلی ئەمە کار ناکرێت دەوڵەتی تورکیا بەشێکی بەخچەلیە تێگەشتون عادەلەتەکانیان خوێندۆتەوە و لە پێش ئەردۆغانیشەوە دەست پێشخەریان کردووە تێگەشتون لە واقعیەتی کە ئەگەری دۆڕانیش هەیە کە ئەگەری هاتنە پێشەوەی ئیسرائیل هەیە کە ئەگەری دروستبوونی ئەو پشتیانە ئەمنیەتیە هەیە هەتا من قەناعەتم وا بوو کە تورکیا بۆیە هجووم سووریا پێشدەستی
فرۆشەکەی ئیسرائیل فریسکە ومن ومە لە کۆتا مدەتا ڕەنگە سەرکەوتو بێ بەڵام لە دراژ مدەتا گرەوەکە دەدۆڕێنێ بۆیە وەختی ئێمە ئەمانە هەموو لە بەرچاومان بە ڕۆشنی دەبینین ئاخر ببوورە چیرۆکێکی منداڵان هەیە ئەندرسێنە دانمارکی نووسیوەتی بەناو بەرگی تازەی پادشای خەیاتێک کڵاوە نێتە سەری دەڵێت جلوبەرگێکم بۆ دڕووی هەموو زێر ڕوزیوە بەڵام ڕوتیشە ئەڵێ هەر کەس نەیبینێ حرامزادەیە کەس ناوێت بڵێ بە ڕوتی تا مناڵێک لە ناو بازار دەبینێ و دەڵێ وەڵا پاشا ڕوتە ئەکینا خەڵک لە ترسی پێ بڵێ حرامزادەی کاکەجان ئەم اتفاقانە بە لە بەرژەوەندی کوردین بانین ببین بەری داستانێک کە بەڕاستی هیچ هەمومان لایەنگری ئاشتی ئەگەر ئەو دقەی کە ئێستا بڵاو کراوەتەوە تا ئێرە کوردستانە تا وڵاتە مافی خۆبەڕێوەبەری خۆی هەیە تا مافی ئیسفادە لە کانزاکانی خۆی هەیە تا هەموو ئەمانە لە قانونی ئەساسیدا دەستەبەرەکرێ یەکەم کەس کە بۆی هەڵدەپەڕی من بووم بەڵام ئێستا هیچ ئەم لەمانە ئێمە نابینین هیچ چێکی تێدا نییە لە ڕاستیا تۆ کراوی بە سووریەکی موتیعی سربەژێری کە بڕیارەکانی جۆلانی قوبولکەی هیچی کەی تێدا نیە ئەم هەش خاڵی کە ئێمە باسی دەکەین بەس ئەمە خاڵە کاک جەلیل ینی کە قسە و باسی لەسەرەکریان دە خاڵی گرنگی تیاگەر وەک خۆی جێبەجێ بکرێ وازدار خاڵەکە بێنەکە وەکو ئەوەی کە واژۆی لەسەرکرا وردەکاری پشتی ئەشخاڵەکە ئەبێ چی بن یاخود ئەوەی کە وتت من بیرت دێنمەوە کە ماوەی پێش ئێستا وەزیری بەرگری تورکیا کە قسەی کرد و وەزیری دەرەوە کە قسەی کردوتی ئەو سجدانەی یاخود ئەو زیندانیانەی کە لە ناوچەکانی باکووری ڕۆژئاوای یان ڕۆژهەڵاتی سووریان دەچنەوە ژێردەستی ئێمە ئایا بەم ڕێکەوتنە تورکیاش دەستی هەبووە و یەک خاڵی تر کە زۆر گرنگە و ئەوەی ئەچێتەوە ژێردەستی دەسەڵاتی دەوڵەتی سووریا وەکو زیندانەکان وەکو هەسەدا هێشتا کورد لەمە قازانجینی ئەگەر وەکو پێگاتێکی سەرەکی بمێنێتەوە لە ناوچەکەی و یاخود زیندانەکان و چەکیش تەسلیمی ئەوێ بکاتەوە یاخود وەکو خۆدوتر لە ژێر کێف و بڕیارەکانی دەوڵەتە مەشق بکە یاخود بەرگری بکە لە پاکی سووریا بەداخەومە لاوەسترین خاڵە یان ئێمە ترسناکترین خاڵە ئەوەی کە کورد لە سووریا دەتوێنێتەوە لە مێژە هاکان فیدان و وەزیری دەرەوەی تورکیا و بەسڵاح سەر کۆماری تورکیا داوای دەکەن ئەو زیندانەی داعشانی کە لەوێن ئەوان بدرێت بەوان و ئەوان خۆیان ئیداری ئوموریان دەکەن و پێویست بەوە ناکە هەسەدە بیکە لە ڕاستیدا ئەمە هەوڵە بۆ داماڵینێکی تری هەسەدا لە موقعی جیهانی کە هەیە ئەو ڕێگەن با واقعبین بین لە بینمان نەچێ هەسەدا ئەوەندەی کە شەڕی داعشی کردووە کە زۆر قارەمانانە و پاڵەوانانە و زۆر ئازایانە بووە ئەوەندەی کە ئەو بەندیانەی ڕاگرتووە اعتباری منطقی و جیهانی پێدراوە بە وەرگرتنەوەی ئەو زیندانانە تەسلیمکردنی بە تورکیا و تەسلیمکردنی بە جۆلانی ڕێک بە ئەمریکا دەڵێن کاکەوە ئێم کاری ئەوان بۆ دایانکردی و ئێمە بۆتان دەکەین و گرنگی چی بۆ ناهەمیەتیان پێدەدات ترستان نەبێت لەوەی کەس هەڵبێت ئەمە خۆی خەتەرەکە لێرەدا یەکی تر لە خەتەرەکان ئەمەیە بەڕاستی من نازانم پێم سەیرە بەڕاستی یا من لە سیاست تێناگەم یا پرسیارەکەوەیە لە تەسلیمکردنی ئەو سیاسیانە بە ئەحمەد بە جۆلانی و بە تورکیا کورد چ سوودێکی دەست دەکەوێت ئەی ئەو هەموو یار ئێستاش تام دەکەن و ئەمریکایەکان دەڵێن ئێمە پشت ئەو کەسانی کە لە داعشدا هاوکارمان بوون کوردەکان بەدوناهێن ئەگەر شەڕی داعش وەرگریتەوە لای بە تو بیخەیتە کەنارەوە تا ئێستاش ئەوان نەهاتوون بڵێن ئێمە کوردەکانی سووریا دەپارێزن لەبەر خاترەوەی فیدراڵیان دەوێت نە قەت شتیوان نەوتوە لەبەرەوەی کە شەڕی داعشی کردووە لەبەرەوەی داعشی لەلایەنگاوەریەکەیەتی کە کوردەکانیانەوە بۆ شەڕێکی تر بەکاری بێن کاک جەلیل میوانی ترمەیە و من سپاس دەکەم زۆر سپاس بۆ وەڵامی پرسیارەکان زۆر سپاس بۆ گەنگەشەکە و ئەمەژڕا بۆ چوونی خۆتەوە میوانەکەی پێشترم پێچوانەی تۆ ڕایی هەبوو و دەیوت ئەمە بەو ناسیۆنالیستیە کوردیە بیر نەکەینەوە و بتوانین کەم ڕێکەوتنە بە ڕێکەوتنێکی باش بزانین تۆش ڕایی تۆشم هەر بۆ گرنگە کە ئەمەش خاڵکۆمەڵە خاڵێکی گرنگن پێویستە لە بەرچاو زەمان باشترین پێوەرە کە ڕاستیەکان دەردەخابوو ڕاستە زۆر سپاس بۆ جەلیل ئازادی خواست پرۆڤەکاری سیاسی و نووسەر لە ڤێرجینی ئەمریکا لەگەڵم وی زۆر سپاس پرزان سەرنووسان ڕاکێشم بۆ ئەزدافێک کە زوومی ڕۆژاوا دلۆڤان چەتۆ ئامادەی کردووە کە ئەستی خۆشی هاوڵاتیانی وەرگرتووە لە شارەکانی ڕۆژاوای کوردستان با پێکەوە بینەری بوو بەێ شخوا ئیرۆ دهێ مەها ئاودارێ و دەرەنگی شەوێهنەکی براسی نوچەیەک هاتە بەلاوکردن ئەوژی و هەپەیمانیەک نابەرە فەرماندارێ گشتی هێزە سووریا دموکرات مەزلوم عەبدێ و
سروک سوریه قناغ بگوهس احمد الشرع دا شخوا دوی انجام دا خالق و اف هفهمانی هات امذكرن ناف خلقه دا بلا بو هناك دیمنه هر دو آلیا هاتنا بلا کرن بگومان خلقه رجابای کردستانه چاوری بون دمکو رژیم سوری هات هلوشاندن چاوری بون کو شخوا هر دو آلیه کردی لبیده بره کو یک شانده دامزرین و هر پایتخت گلک روشتن چه بون ام بیجن او الشام پایتخت کو کنگره نشتیمانی سوری هات الدرخستن لبلی گلک پیکاته دبری دناب دا کرجی نهات نبخوندن ایرو شخوا وک سرپرایز کی و براسی او ام بیجن هف پیمانا نبر هر دو آلیتا هات راگهاندن ها بلابو شخوا ام دخوازن براسی هناك نرينا جوار بگرن بمرا شخوا روزنمبانا کی کرد هوشنگ حسن کو اوجی امکارن بیجن وقت چابدیره کی جی ته ناسکرن برز هوشنگ شخوا انها او دیمن هات بلاف کرن او خالیکو هب پیمانی نبر هر دو آلیات هات بلاف کرن گلو الگوری خناتا هب پیمانی چاوات نرخاندن بله سپاس بوه يعني شخواج رجع هلوشاندنا رجيم بشار الأسد دانستاندن دنافبرا قامشلو وشامد هر بر دوام بون زختو فشارة تركيا ندهشت بو أو ريكفتن تشيبه بالنافبرا حردو آليانده نهاي ياغو إيرو هاتي راغهاندن اللي هفكرنا كجشتية سرانسر يعني خالنجو هاتن الهفكرن هناك خالنجو هسد جي فيدت كهنه هناك خالنجو شام جي فيدت كهنه يعني يه هسد يانجي كردان ام بيجي جاره يكيد ديروكا دولة سوريا ده وكي ناسكرنا كي كردان تيكرن جو وكي نتويا كياج نتوا دويمين لسوريا تيكرن يا دويم جي او جي سكناندنا شر لتواهيا سوريا حمد زانن جو افدمك درجه لبنداوات شرين ريشه كدجوار جاليه هزن سر تركيا والودري دوام بكل آليه دنجي شخوا اف ناسكرن بهسدي وكي هزك السوري هزك الاجتماعي تكرن الآليه دن احمد الشرع يعني حكومته شاميجي جويه كسود دغره جو بتايبت داليه ابوري داليه بترول داليه دريان سينوري و اوجي يعني شغل سروانا هاتو دانستاندن هاتي كرن لخالا يا هري جرينج بنرينامه خالا داوي بو يا جو كوميتين هفش هر دو آليان چه ببن او ناواروك و هرگلين به مساله ده هر دو آليان ده ورن نقاش کرن يعني وكي نمونه سوري و چاوابه نرينامه ده وهين نهاتي الهف کرن برز هوشنگ خونا قالك نرين هنا دبيجن دبي دمان هذا بطيبات بشتي اف كرياريكو للوا باجار برابا سوريا رودان قالك خلقاتها كشتن ب يعني ام بيجن بغنه ل قالك جافير بيجن كو احمد الشرع ام بيجن هذا دروشك هري زعيف ديا قالوا ابيا قزنجك جاليه وبيانجك ابياج كردارتي نبيساندن كو كرد وندانا عليكي ولكلك حكومه سوريا سكنين نهاج دستبيكا شر سوريا ده كردان هر دمه سرويه که تکزید کرد گو او با آشتی رانه او دانستاندن رانه او به دیالوگ رانه نهال گوری آگاهی گوگیشتن بردست ما یک جمرجن ویل هفکرینه او بو گو بن پیکرین یانجی شر گول لادقیه و دورن دنیا سوریه تکرین گو راوسته نخاسم او بن پیکرین در حق خلقین دورین و در تکرین بگومان وکی گومن گوچ خو هر دو آلیجه سوده دگرن هم شام هم قامشلو یا گرینگ او گو شر دیسا چینه به خلق سوریه جی شر وستیانه نخاسم کرد بشتي او قصه قرباني بشتي او قصه شهيد يا جرينج او جو قبل هفكرن تشيبو وهر وها او هفكرن بك هجا سري وبك السودا هم كردان وهم جلي سوريا خبرسك هاري جرينجها تيكرن كو ام بيجن حكومه سوريا جروب تشكدار ايجو نهالك لك حكومه نونا قالك جارا كرد بتيروريستا توان باردكن قالوك اف بيمان تشواتي نها شخود استا يكيد برسوا وان كسابو برسوا وان کسا ایگود گوتنش خو کرد کسان دخوازن خاک سوریه پرچب کن کرد نه هزکی نشتیمانی نه کرد آجگو سوریه تشک نکریه دما ایرو وقتا نخواستم گو یعنی اویک جالیه سروکاتیا سوریه وهات راگهاندن او سرویه که تکزد که گو رولا کردانیا گرینگ د روشا سوریه ده د سبروجا سوریه ده
روشا هم هرمن کردی هم سوریه بگشتی ده چقاس باندورا کردان هیه ده اصلا یکی دش خو اف لهفکرین یا جراگاندنا و هفپیمانه برسوا وان کسابون ایگو شو و روجان یعنی داخوازا شرد کرن داخوازا دگو گرک ریش لسر دوری کردا وره کرن ده اصلا یکی ده برسوا وای اونها دیار دبه اوانا همه بدنگ بونه و ده اصلا یکی دش خو بگومان دیساج او یک جو کردان رته حسباندن بو دیسا رولك ويا جرينج دي سباروجا سوريا دهي الاكسباس بريز هوشنگ حسن روجنا مباني كرد لباجاري قامش لو مربو شخوا وقت ناسكرن كونها او خالن هفيمانيه كدنا برا بريز مزوم عبدي واحمد الشرع ده هاتي ام ذكرن تاني ام بيجن خطين قالندن ل او هرغليه كو نابروكا في هفايمانيه شيروفا بكش خلكيرا حتى انها نديارن جدوما ويخلق تشافري وان هرغليابن وصبروج وبيخو يعني كرن باف هفايماني ودبرجامونديه خلقي سوريا تبايده به يانا باس بۆ لۆڤان چەتۆ بۆ ئەزدایفەوە بۆ ڕاوبۆچوونی ئەو ڕۆژنامەوانە کە وەریگرت بووە بەرەزان ئەوەی کە لەسەر شاشەی زوومە وەکو بە پەلە دەبینرێت نۆرسپرس دەڵێ مەزلوم عەبدی هێشتا لە دیمەشق و گفتوگۆکان بەردەوامە و ڕێوبەری نۆرسپرس دەڵێ ڕێکوتنەکە بۆ هەردوو لە سوودی هەیە و ئەو دیمەنانی دەبینرێت دیمەنی کەمێک پێش ئێستای ڕۆژ ئاوای سووریا و لە شارەکانی کۆبانەیە حەسەکە و قامیشۆ هەڵگڕژاونەتە سەر شەقامەکان و ئاهەنگ دەگێڕن لەبەر ئەوەی کە ڕێکەوتنەکە ترس و دڵە ڕاوچەی نەهێشتووە لە نێوان پێگاتەکانی سووریا و دڵخۆشن بەو ڕێکەوتنە و ئەو ڕێکەوتنە هەشقاڵەی کە ئەم شەو لە نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی واژۆ کراوە و گرنگە بۆ ئایندەی کورد ئەوان وای دەبینن و نۆرسپرەسیش دەڵێ لە گفتوگۆکان سەرنجراوەتە سەر گەڕانەوەی ئاوارەکانی سەرەکانی و ئەفرین کە سەرەکانی و ئەفرین ماوەی زیاتر لە 3 ساڵە لە لایەن هێزە چەکدارەکانی سەر بە تورکیاوە داگیر کراوە و تا ئێستا نەتوانراوە ئەوێ ئازاد بکرێت کە ناوچەیەکی ڕەسەنی کوردیە و لە سنووری دەوڵەتی سووریادایە و تورکیا دەستی بە داگیرکردن کرد لەو ماوەیە کە ئەوەی داگیر کردووە و لە ماوەکانی پێشوا لە چەند هەفتەی پێشوا هێزەکانی سووریا یاخود هێزەکانی دیمەشق چوونە ئەو ناوچانە بەڵام دواتر دوای مانەوەی کەمتر لە 48 کاتژمێر گەڕانەوە بۆ دیمەشق هۆکاری گەڕانەوەکەیان ئاشکرا نەبوو کە لە بەرچی گەڕاونەتەوە هیچ پێکدادانێکی ڕووی نەدا و بە هێزی چەکدارەوە چوونە ناو ئەفرین و سەرێکانی و ئەو ناوچانێ گرێسپی بەڵام دواتر گەڕانەوە تا ئێستاش لە ناو لەژێر دەسەڵاتی ئەو ناوچانە کە ناوچەی کوردین کوردی ڕەسەنی لێیەوە لەژێر دەسەڵاتی هێزە چەکدارەکانی سەر بە تورکیا و لەم ڕێکەوتنە دەڵێ نۆرسپرس دەڵێ گفتوگۆکان سەرنجراوەتە سەر گەڕانەوەی ئاوارەکانی سەرەکانی و ئەفرین بەڵام باسی لە دەسەڵاتەکان یاخود گەڕانەوەی دەسەڵات بۆ ناوچانە لەلایەن هەسەدەوە یاخود لەلایەن سووریای ئایندە دەوڵەتی سووریا و هێزەکانی دیمەشقەوە نەکراوە و ئەوەی گرنگە لەم ڕێکەوتنە ئاگربەستە لە نێوان ئەم پێگاتانە ئەمەش دوای گرجی و ئاڵۆزیەکانی ئەم دوایی هێزەکانی دیمشق و عەلەویەکان و دروسەکان دێت کە لە تەرتوس یەکەمین پیشەک تەقێنرا لەلایەن ئەو گروپە چەکدارانی کە وەکو پاشماوەکانی ئەسەد ناویان هێنرا و لە ئەنجامدا لە ماوەی ئەم 4 ڕۆژەدا زیاتر لە 1000 کەس لەو ناوچانە کۆمەڵ کوشتکران یاخود کوژران لە ڕوبەڕووبوونەوەکاندا کە لە هەردوو لا هەبوو بە تایبەت کۆمەڵکوژی عەلەویەکان لەوێ دەستی پێکرد و ئەم ڕێکەوتنە لە کاتێکدایە وەکو هەندێک لە ئاژەنسەکان دەڵێن ئاڵۆزیەکانی سووریا کۆتایی هاتووە و کۆمەڵە گروپی چەکدار کە هێرشیان کرد بۆ سەرهێزەکانی دیمەشق کۆتاییان پێ هاتووە بەڵام ئەوەی کە گرنگە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی داوا دەکەن بۆ ئەنجامدانی دادگایەکی دادپەروەرانە و لێکۆڵینەوەیەکی پێلایەنانە لەسەر هۆکاری ئەو کۆمەڵکوژەیە کە لەو ناوچانە ڕووی داوە لەسەر و بەندی ئەم ئاڵۆزیانەی سووریا بە خێرایی ئەم ڕێکەوتنە لە نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی واژۆکرا و ئەوەی گرنگ بوو 8 خاڵی گرنگ بوو کە واژۆی هەردوو سەرکردەکەی لەسرە لە ئێسادا ئەوە ڤیدیۆی یاخود وێنەی جوڵاوی هەردوو سەرکردەکەیە کە واژۆی ڕێکەوتنەکە دەکەن و ئەم ڕێکەوتنە هەشقاڵەی کە ئەم شەو واژۆی لەسەرکرا لە گەرمەی ڕووداوەکانی سووریادا بوو و کۆمەڵکوژی عەلەویەکان بەردەوام بوو بەڵام
ئەم ڕێکەوتنە لە نێوان سووریای دیموکرات هێزەکانیان هەسەدا سەرکردایەتی مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع سەرۆکی ڕاگوزەری سووریا واژۆ کراوە. ئەوەی دەبینرێت وێنەی جوڵاوی هەردوو سەرکردەکەی کە واژۆی ڕێکەوتنەکە دەکەن. بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم ڕێکەوتنە دەچمە لای مانسوور عەزیزی خوێندکاری بەشی ڕۆژهەڵاتناسی لە زانکۆکانی ئۆسلۆ لە نەرویجەوە لێ وەردەگرم. کاک مانسوور سڵاو دەبێ شەو باش. جیاواز لەو دوو میوانەی تر هەمبوو حەزەکەم ڕای بەڕێزیشتان بزانم سەبارەت بە ئەم ڕێکەوتنایە ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنێکی باشە و سەقامگیری ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان ئیتر ئەو نیگەرانیە نەما یاخود ئەو هێرشانەی کە لەلایەن تورکیاوە دەکرا ئیتر کۆتایی هات یاخود ئەوەیە کورد ئەوەی کە لە جەنگەکانە دەستی دەکەوێت لەسەر مێزی دانوستانەکان دەیدۆڕێن. سڵاو ڕێزم هەیە. سەرەتا ئەمەوێ شتێک ئاماژە پێ بدەم کە بۆ من سەرن ڕاکێشە 55 ساڵ لەمەوە پێش ڕاست تقریبان لەم ڕۆدا ئەلبەتە 11 ئازەر بوو بەڵام هەر پێم وایە لە 10 ئازەرە ئەو ڕێکەوتنامەی ژواژوو کرابێ 11 ئازەر ئاشکرا کرا و پیشانی خەڵک درا 55 ساڵ لەمەوە پێش 11 ئازەری 1975 ڕێکەوتنامەی شۆڕشی کورد لە باشوور لەگەڵ دەسەڵاتی بەعستا لە باغا واژوو کرا و ڕاست تقریبان شووە بۆ بۆنەوە کە ڕێکەوتنێکی باش بوو تا ئەسش لە مێژوو داواوێ ناکراوە. بەڵێ زۆر گرنگە ئەمەش تقریبان مرۆڤ بۆ بیر ئەو ڕێکەوتنە کاتەوە بێگومان هەر شێوە ڕێکەوتنێکی سیاسی لە کێبەرکەی سیاسیدا هەوڵدان بۆ گەیشتن بە دەسەڵات لە سیاستدا بدە وەرگرەیە لە سیاستدا مەڵبەندی ڕۆمانتیک بوون و خۆشەویستی نییە لە ڕاستیدا معاملەیە بۆی ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنێکی بە باوەڕی من باشە 8 خاڵە پیشان ببوورە فەرموو من گوێم لە تۆیە کاک مەسوور فەرموو دیارە ئەڵی تەکنیکیە یانێ میوانێکی تر وەربگرن لەوانەیە سەوتی هاوکارانم بۆ لای تۆ هاتبێ ئەگینا کێشە نیە 8 خاڵ واژوو کراوە کە من پێم وایە ئەو 8 خاڵە خاڵی 1 و 2 3 و 5 کۆی 8 هی کووردە پێداگری کووردە بە باوەڕی من خاڵی 4 و 6 و 7 کۆی 8 دیسان 8 هاوبەشە لە نێوانیانە بەڵام خاڵی 4 و 6 و 7 پێداگری دمەشقە. ئەم ڕێکەوتنامە بە شێوەیەک لە شێوەکان ئەو قۆناغەی بڕیوە کە ئەو بەشەی کورد لە ڕۆژئاوای کوردستان کە لەوێ بە شەرقی سووریا باکووری شەرقی سووریا با شەرقی فورات ناوی هاتووە بە شێوەیەک ئەو ئۆتۆنۆمیە چەسپاوە هەرچەند ئەگەر شیکاری وشە بە وشەی میتۆدۆلۆژی ئەو ڕێکەوتنامەیە بکەی کۆمەڵێک هەم لاوازی تێدایە و کۆمەڵێک بەهێزیشی تێدایە بۆیە من پێم وایە لە گشتیەتی خۆیدا هەنگاوێکی باشە و دەرفەت و بوژانەوە دەدات هەم بە کورد دەسەڵاتی کورد لە ڕۆژئاوای کوردستان هەم بە دمەشقش کە لەم کاتە هەستیارەدا هەر کامیان بتوانن بە شێوەیەک لە شێوەکان خۆیان کۆکەنەوە بەڵام من پێم وایە بە زیاتر بە قازانجی کوردە لەم کۆناغا ئەوەی کە گرنگە و ئاگربەستە لە نێوان هەموو پێگاتەکان لەوێ و لەو گرنگتر ئەوەیە کە ئەم ڕێکەوتنە سەرچاوە داهاتەکانی ژیەکە خاتۆ لە ناو دەوڵەتی سووریادا ئەمە بۆ کورد گرنگە یاخود هەر سەقامگیریەکەی کە کۆمەلگەی نێودەوڵەتی داوایەکە لە سوور بێگومان خاڵی یەکەمی باس هەرچەند بە عەرەبی نووسراوە ئەوەی کە دەڵێ زەمانەتی مافی تەواوی سووریەکان بکرێت بۆ هاوبەشیکردن وەک شارۆمەند لە بواری ڕامیاری و لە بواری ئیداری و بەڕێوەبەری و لە بواری دەربڕینی ڕاوبۆچوون و ڕۆڵگێڕان لە سووریای داهاتوودا ئەمە واتە دیمۆکراسی و ئەم دیمۆکراسیەش لە تەواوی سووریا بۆ هەموو پێکاتەکان هەبێت قورسایی کورد لە ڕێژەی نفوز لە داهاتووی دەستوری سووریا زیاتر دەکات و دەبێت ئەمە لە دەستورە ڕنگ بداتەوە. دواتر لەوەی کە یەک شت من تێبینیم لەسەری هەیە لەوێدا دەڵێ مجتەمع الکوردی مجتەمع ئەسیل واتە کۆمەڵگەی کوردی لێرە نانووسێت الشعب الکوردی کە من پێم وایە دەبێت کاری لەسەر بکرێت لە داهاتووی نووسینەوەی دەفتەرە دەستورە
چون لێرەدا وەک کۆمەلگا وەک قەومێک کە لە بواری کولتوری فەرهەنگی و ڕەنگت هەبێ لە کۆمەلگە و دەوڵەتی سووریەدا جیاوازە لەوەی کە وەک شەعبل کوردی لە نێو ئەو ڕێکەوتنامەدا بێ و وەک نەتەوە بسەلمێ و شتێکی تر کە جێ سەرنجە لە تەواوی خاڵەکاندا هەر لەکوێ باسی سووریە دەبێ دەڵێ دەوڵەتی سووریە ناڵێ دەوڵەتی عەرەبی سووریا هەرچەند لە واژۆکەی ئەحمەدی شەرعە نووسراوە ڕئیس الجمهوریەت العەرەبیەت سووریا بەڵام لە هیچ کام لە بەندەکانی ترا ئەو عەرەبیە نەماوە بە ڕێکەوتنامەکانەوە بەڵام لە بواری بوژانەوە ئامادەبوون بۆ ڕۆڵگێڕان لە سووری داهاتووە مافی شارۆمەندی نەمانی شەڕ ئەو گوشارانەی کە تورکیا بۆ سەر کورد دەیەوێت دروستی بکە ئەو فرتوفێڵانەی کە تورکیا کە من پێم وایە بەشێکی زێهنم بۆ ئەوە دەچێت ئەم کێشەی ئەو چەند ڕۆژەی لەناوچەی عەلەویەکان ڕوویدا کاری میتی تورکیا بێت چون تورکیا وا دیارە دوای ئەم ڕێکەوتنەکە دەرکەوتووە من ئەوە دەبینم ئاگادار بووە کە هەندێک دانیشتن هەیە و ئەم دانیشتانەی بەدڵ نەبووە و من پێم وایە تورکی ویستوێتی میتی تورکی ویستوێتی ئەم باڵانسە لە ئەحمەد شەرعی شتێک بدا من ئەو شتە دەبینم لەو ڕێکەوتنامەدا کە ئا بەو شێوەیە دەرچووە دامە لە بەرژەوەندی تورکیا دەبێ ئەم باڵانسە تێک بدا خۆت ئەوەیە کە ئەوێت هەژمونی خۆشی جارێکرد لە سووریا تەوتر بکات هەر شێوە ڕێکەوتنامەیەکی یاسایی کە مافی کورد دەستوری بکاتەوە دوژمنایەتی خەڵکی سووریا یا بەشی سونەی سووریا ناسیۆنالیزمی عەرەب لە کورد دوور خاتەوە و کورد بگەڕێنێتەوە وەک پێکهاتەیەکی نۆرماڵ لە داڕشتنەوە و پێکهێنانەوەی سووریەیەکی دموکراتیک ڕەنگ بە کورد بداتەوە گومانت نەبێ بە زیانی تورکیەیە تورکیە ئێستا خۆی نازانێت ئەو کۆناغە لە وڵاتەکەی خۆیدا چۆن تێپەڕێنێ و تووشی ئاڵۆزیەکی تایبەت بووە و ئەمە لە لایەکیشە هەرچی زووتر بابەتەکانی سووریا چارەسەر ببن کۆمەلگای نێودەوڵەتی ئوروپاییەکان ئامریکاییەکان نەترسیان ئیدی لە تورکیا دەمێنێ لەسەر سووریا و نە پێویستەیەکی ئەو تووشیان لە داهاتووی سووریەدا بە تورکیا دەبێت و زیاتر چاویان لە عەرەبستان و ئوردن و میسر و وڵاتانی عەرەبیە زۆر باش کاک مەنسوور هەندێ بە پەلە هەیە ئەی خوێنمەوە دواتر پرسیارێکیش هەر لە ئەسنای ئەم بە پەلانەیە دەکەم ئاژانسی سانە دەڵێ سوپای ئیسرائیل باشووری سووریا لە ئێستادا بۆردومان دەکاتەوە بۆردومان کردووە چوارچەوەی مانگی لە عێراق هێزەکانی چوارچەوەی مانگی لە عێراق دەڵێن کۆمەڵکوژی هاوڵاتیانی بێتاوانی سووریا سەرکۆ ناکەن و دەڵێت داوا لە کۆمەلگەی نێودەوڵەتی دەکەین هاوڵاتیانی سووریا بپارێزێت و جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقیش دەڵێ کۆمەڵکوژیەکانی سووریا ترسیان بۆ وڵاتانی دراوسێ دروست کردووە و هاوارنوویستی جەڵێ بەهۆی تەقەی خۆشیەوە چەند وڵاتیەک بریندار بوون و دواتر باس لەم تەقەی خۆشیە دەکەین کە قوربانی هەیە بە بەردەوامی لە ڕقا 14 کەس بریندار بوون بۆی تەقەی خۆشیەوە لە تەبقا 5 کەس بریندار بوون لە حەسەکە 2 کەس بریندار بووە لە دێرە زوور 4 کەسی تر بریندار بووە و ئەگەر یە بریندی هەنێکیان سەخت بێ و ئەوانەی کە دەوترێت لە ئێستا داگەیشتونەتە نەخۆشخانەکانە و ئامارانن کە بەهۆی تەقەی خۆشی ئەم ڕێکەوتنەوەی بەداخەوە لە زۆربەی ناوچەکانی کوردنشین و ناوچە شەرقیەکانیش کە شتێک لەم بابەتانە دەکرێت لەم ڕێکەوتنانە دەکرێت ئەم تەقە خۆشیانە دەبنەهۆی کارەساتی لەم جۆرە ڕوانگەی سووری یاخود ڕێکخراوی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤەیە کاک مەنسوور ئەمە پرسیارەکەیە ئەم ڕێکخراوە بەردەوام ئامارەکان و ئەوەی کوژان و بریندارەکانی سووریا بڵاو دەکاتەوە و لە ماوەکانی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ڕۆژنامەی وا کە ڕۆژنامە زمان حاڵی حکوومەتی عێراق و کاروچالەکەەکانی حکوومەتی عێراق بڵاو دەکاتەوە دەکرێت لەوێ ئاماژەی بە ئەو ئامارانەی کۆمەڵکوژی کە لە عەلەویەکان کرا لە سووریا ئەو کۆمەڵکوژەی بڵاو کردوێتەوە ئەمە هەستەکەی دەستێوەردانێکی عێراقیانەیە بۆ دۆخی ئێستای سووریا و لە کاتێکیشدا چوارچەوەی مانگی داوا دەکا لە کۆمەلگەی نێودەوڵەتی کە هاوڵاتیانی سووریا بپارێزن و هاوڵاتیانی بێتاوانی سووریا و ئەو کۆمەڵکوژیە بێتاوانەی لە سووریا کراوە سەرکۆ ناکەن ئەمانە هەموو ئەوانن کە لە ئێستایشدا بە تایبەت کاوگرژی واڵۆزەکانی سووریا بەرەو کۆتای هاتن ڕۆشتووە وەکو خۆیان دەڵێن کە کۆمەڵە گروپ بوون و کۆتاییان پێات کە پاشماوەی ئەسد بوون وەخوان وێنەیان کردو بەڵام ئەو کۆمەڵکوژێ ڕوویدا و پرسیارە سەرەکیەکە ئەمەیە ئایا ئەمەی کە دەوترێت لە چوارچەوەی هەمانگی لە ڕۆژنامەی وا بڵاو بۆتەوە و ئەمانە ئاماژن بۆ ئەوەی کە عێراق بێوێ دەستێوەردان لە ئایندەی سووریادا بکە یەکەمەوەی باسی ئیسرائیلتان فەرموو کە ئیسرائیل هێرشی بەڵێ
لبشي مادي ششا دعم دولة السورية في مكافحتها للفلول الأسد وكافة التهديدات التي تهدد أمنها ووحدتها من بما كرد بين ورياي أم خالبين أمريكا پشتیوانی دەوڵەتی ئەو ڕێکەوتنەی کاکرێ هەیە یاخود ئەو پشتیوانی ئیسرائیل هەیە بۆ کورد ئەوە نامێنێت ئەگەر بەمە بێت ئەوە دەمێنێ بەڵام من لەوە نیگرانم کە لە چوارچێوەی ئەم خاڵی شەشەدا بڵێن دەبێت کوردستان بەشدار بێت ئەگەر لەگەڵ ئیسرائیلدا کێشەمان هەیە لە بواری ئەمنیەوە دەبێت ئەو هێزی کوردە بەشداری بکە لە بەرەنگاربوونەوە قەسە دەبێت وریای ئەمە بێ بەڵام لە ئاستی ئەمنیەتی سووریە بۆ بابەتی تورکیا ئەم خاڵە بەکەڵکە بەنسبەت باسی عێراق و کۆمەڵکوژیەکە زۆر شتێکی سروشتیە عێراق دەسەڵاتێکی شیعە مەذهب لە بەغدادە حکمی تێدا دەکا نیگرانی هاتنەوەی بەعسیەکانە نیگرانی سەرهەڵدانەوەی داعشە هەز دەکات سونە لەوێ وە قەوڵی خۆیان بەنی ئومەی لەوێ بەهێز ببێ مەترسیە بۆ سەر بەغدا بۆ سەر دەسەڵاتی ئەمان دەیانەوێت ئەو پاڵەپەستوەیە زیاتر بکەن و لە ڕاستیدا چ عێراق پاڵەپەستۆ بۆ سووریە دروستکە سووریەی ئێستای دمەشقی پاشەکشە بکە و چ ئوروپا و ئامریکا گوشاریان بۆ بێنن لە ڕاستای مرۆیەوە لە ڕاستەی پێکاتە و ڕەنگە و ڕەنگی سووریەوە پێکاتەی زمانی پێکاتەی دینی پێکاتەی فەرەنگی ئەمانە بە قازانجی کوردن هەر کەس ئەو گوشارە بێنێت بەڵێ بەشێکی نەگرانیە و بەشێکیشی دەیانەوێ خۆیان خاوەنددار بزانن لە بەرابەر ئەو کوشتارەی کە بەسەر عەلەویەکاندا یا بەسەر شیعەکاندا لە لازەقیە و لە تەرتوس و لەو ناوچانە ڕاگمانسوور پێشتر ڕێکەوتنی یاخود کۆنگرێکی نیشتیمانی کرا لە سووریا و ئەو کۆنگرەیە کە کرا بەشداری سونەکان بوو بە زۆرینە و ئەوانە بوون کە هاوڕێکانی ئەحمەد شەرع بوون و ئەوەی کە ئەبینرا وەکو کەساتی و هیچ پێگاتێک و هیچ ڕێکخراوێک و هیچ حەزبێکی سیاسی لەوێ وەکو حەزب بەشدار نەبووە و ئەوەی بەشدار بووە لە عەلەوی لە دروزەکان لە کورد هەموو ئەوانە وەکو کەساتی بەشدار بوون لە ئایندەیە و ئەو لیژنەیەش کە تەشکیل کراوە یاخود ئامادە کراوە بۆ نووسینەوەی دەستور تاوەکو ساڵی 2020 کۆتایی ساڵی 2026 دەبێت دەستورێک بنووسنەوە هەڵبژاردننی تیا بکرێت ئەمانە گۆڕانکاریان بەسەردادێ دوای ئەم ڕێکەوتنایە قەسەد یاخود هەسەدە داوا کات کە نوێنەرایەتیان هەبێ وەکو پێگاتە نەگۆکو کەسایەتی بۆ نووسینەوەی دەستور ئەم ڕێکەوتنە ڕێگە خۆشکەرە بۆ ئەمانش کە لە ئایندەی سووریای کورد مافەکانی زامن بکرێت من پێم وایە ئەم ڕێکەوتنە دەرگە بۆ زۆر بابەتی تر دەکاتەوە ئەو شتەی بە ناوی حێواری وەتەنی کۆپیەکی دەسەڵاتی ئاکپی ئەردوغانی کە دەیانەویست لە سووریەش جێبەجێ ببێ واتە یەک هێز یەک ڕنگ وڵات بەڕێوەبەرێ هەوڵێکی بۆ دراوە ئەو فکرە لەلایەن تورکیەوە دەیانەویست کوپی پەیسیکەن لە سووریا جێبەجێ ببێ و هەوڵیاندا ئەو یەک ڕەنگیە هەم لە دیاریکردنی ئەحمەد شەرعدا وە سەرۆک کۆماریکاتی و هەم لەو حیواری وەتەنیا جێبەجێکەن لە گروپ و دەستەی نووسینەوەی دەستور لە گشتیەتی خۆیدا ئەم هەشت مادەیە کە لەم ڕێکەوتنامەیەدا هەیە ئێمە نازانین کە چەند مادەی نهێنیە وەک چۆن لە 11 ئازەری 75دا 15 مادەی ئاشکرا بوو 7 مادەی نهێنی بوو لە 22 مادەدا ئەمە 8 مادەیە ئاشکرایە ئێمە نازانین ئەوەی کە دەڵێ لە مادەی هەشتا ئێمە ئەدەبێ هەوڵ بدرێت ئەمە لە ماوەی ساڵێکا جێبەجێ بکرێت بخرێتە بواری ئەنجامەوە لە پێش کۆتایی ئەم ساڵەدا ئێمە نازانین مادەکانی ترچین بەڵام لە گشتیەتی خۆیدا من پێم وایە ئەم هەشت خاڵە ئەو هەنگاوە تاکڕەویانەی کە تا ئێستا کراوە شلی دەکات دەیکاتەوە و دەبێت پێکاتەکان بەپێی مادەی یەکی ئەم ڕێکەوتنامەیە بچنە نێو هەر حیوارێکەوە هەر دانیشتنێکەوە بۆ داهاتووی سووریا بۆ داهاتووی دەستوری سووریا. زۆر سپاس بۆ بەڕێز مەسوور عەزیزی زۆر سپاس بۆ وەڵامی پرسیارەکان سپاس بۆ شیکەرەوەکانت بۆ میوانی ترم هەیە بۆ ئێمە زۆرترین ڕاکان لەم شەو لەم ڕووماڵە تایبەتەوە وەرگرم زۆر سپاس ماندوومان کردی بەرەزان سەرنجتان ڕاکێشم بۆ هەندێک بەپەلە کە ئاژانسی دانا دەڵێت سوپای ئیسرائیل باشووری سووریای بۆردومان کردووە و لە دوای ئەوەی کە هێزەکانی تەحریر شام تەواوی سووریایان داگیر کرد یاخود وەکوان دەڵێن ئازاد کرد و هەڵاتنی بەشار ئەسەد کە بەوە کۆتایی هات تا ئێستا ئیسرائیل ئەو ناوچانەی بۆردومان نەکردووە و لە ئێستا ئاژانسی دانا دەڵێ سوپای ئیسرائیل باشووری سووریای بۆردومان کردووە وا چوارچەوەی هەماهەنگی لە عێراق دەڵێ کۆمەڵکوژی وڵاتیانی بێتاوانی سووریا سەرکۆنە دەکەین کە ئەمە ئاماژەیە کە بۆەوەی کە مافی عەلەویەکان لە سووریا پێشێل کرابێت وەکوەوەی کە هاوسۆزیەک بێت بۆ مافی عەلەویەکان لە سووریای ئایندە و چوارچەوەی مانگی دەڵێت داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەین وڵاتیانی سووریا بپارێزن
و جێگری سەرۆکی پەرلەمانی عراق دەڵێ کۆمەڵکوژیەکانی سووریا ترسیان بۆ وڵاتانی دراوسێش دروست کردووە. هاوارنووی زەڵێ بەهۆی تەقەی خۆشیەوە چەند هاوڵاتیەک بریندار بوون و ئەوانەی کە بریندار بوون هەندێک لە برینەکانیان سەختە کە ئەوانەی بریندار بوون لە حەسەکە لە دەرعا لە ڕەقا و بەهۆی تەقەی خۆشیەوە هاوڵاتیان بریندار بوون گرێنراون تەنە خۆشخانەکان و زۆر کات لە ئەم کاتانە کە ڕێکەوتنێکی سیاسی یاخود بەم جۆرە دەکرێت تەقەی خۆشی دروستە بێ بۆ هۆیەوە کە خەڵک بریندار دەبێ. ئەوەی کە دەبینرێت لەسەر شاشەی زوم ڕێکەوتنی نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع سەرۆکی ڕاگوزەری سووریا و مەزلوم عەبدی لە سووریا لە دیمەشق لەوێ ڕێکەوتنیان کردووە و هەشت خاڵ لەسەر هەشت خاڵ ڕێکەوتون بەو خاڵانەی زۆر گرنگە باسی مافی کورد دەکات و ئاگربەستی تەواوەتی لە تەواوی سووریا فراهەم دەکات یاخود بەرجەستە دەکات لەوێ بۆ ئەوەی کە بتوانن هەموو پێگاتەکانیش لە ئایندەی سووریا بەشدار بن وەکوۆی کە لە ڕێکەوتنەکاتەوە کورد بەشپرس نەتەوەیەکی گرنگی سووریایە و لەوە گرنگتر لە دوای ئەم ڕێکەوتنە خەڵکی ناوچەکانی ڕۆژاوای کوردستان و بە تایبەتیش لە ڕۆژاوای کوردستان و لە سووریاش بەگشتی لەوێ خەڵک ژانە سەر شەقام تەقەی خۆشییان کرد و هاوارنوویست بەهۆی تەقەی خۆشیەوە لە چەند وڵاتیەک بریندار بوون لە ڕەقا 14 کەس بریندار بوون لە تەبقا 5 کەس بریندار بوون لە حەسەکە 2 کەس بریندار بوون و لە دێرە زور 4 کەس بریندار بوون کە ئەمانە ئاماری فەرمین کە تا ئێستا و بریندارانە گەێنراونەتە نەخۆشخانەکانی ئەو شارانەی کە لی بریندار بوون. بەرەزان دەچمە لای میوانێکی ترم هاوکارانم پێم دەڵێن کە میوانەکەم ئامادە نییە کە بەسام ئسحاقە نوێنەری مەسەدەیە لە واشنگتۆنەوە قسەم بۆ دەکات کەمێکی دیکە بزەکەم ڕای ئەویش بزانم لەسەر ڕێکەوتنەکە ئەوەی دەبینرێت وێنەی ئەحمەد شەرع و مەزلوم عەبدیە لە دیمەشق ئەمڕۆ یاخود ئەمشەو ئێوارەی ئەمڕۆ ڕێکەوتنێکی هەشت خاڵیان واژۆ کردووە واژۆی هەردووکیان لە خوار ناوەکانیانەوە کراوە کە ڕێکەوتون لەسەر ئەوەی کە بەبێ لە بەرچاوگرتنی پاشخانی نەتەوەیی بەشداری تەواوی سووریەکان لە پرۆسەی سیاسی زامن بکرێ و خاڵی یەکەمی ڕێکەوتنەکەیە و کورد پێگاتێکی ڕەسەنی دەوڵەتی سووریایە دەوڵەت تەواوی مافەدە سووریەکانی دەپارێزێت و خاڵی دووەمە و ئەوەی خاڵی سێم کە زۆر گرنگ ئاگربەست لە تەواوی خاکی سووریا ڕادەگەێنرێت. بچمە لای میوانەکەم بە سامی ئسحاق نوێنەری مەسەدە لە واشنگتۆنەوە قسەم بۆ دەکات و گەنگەشەی بابەتەکەی لەگەڵ دەکەم. کاک بەسام سڵاوت لێبێ شەوت باش. ئەوەی گرنگە لە میوانەکەی پێشوم پێی وابوو کام ڕێکەوتنە لە قازانجی کورد نییە حەزەکەم بۆ چوونیەوە بزانم ئەم ڕێکەوتنە لە قازانجی کوردە یا خودنا. طبعا اولا بێگومان سەرەتا شكرا للاستضافه سپاس بۆ میوانداریتان و سڵاومەیە بۆ هەمووتان بۆ بینەرە بەڕێزەکانتان. نەخێر بە پێچەوانەوە ئەم ڕێکەوتنە ئەمە سەرکەوتنێکی گەورەیە
بۆ هێزەکانی سوورای دیموکرات و بۆ ئیدارەی خۆسەر و بۆ مەجلیسی سوورای دیموکرات ئەو ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی دیمەشق و لەگەڵ ئاسادا ئەمە دەستکەوتێکی گەورەیە کە بەدەست هاتووە ئەمەش بەخێنی شەیدەکانی ڕۆڵەکانی سووریا و بە تایبەت ڕۆڵەکانی ناوچەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەمڕۆ ڕوون دەبێت ڕوون بۆتەوە بۆ دیمەشق کە ئەو ئەزمونە کە بوونی هەبووە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ئەزمونێکی گرنگە بۆ بنیادنانی دەوڵەتی سووریا ئەوە ئەزمونێک کە ئاسایش بۆ هەموو پێکاتەکان بەرقەرار دەکات لە سنووری ڕۆژهەڵاتی فورات لە سێ پارێزگاکەی حەسەکە و ڕەقە و دێرە زۆر و ئەم شتەش زۆر گرنگە بە تایبەتی کاتێ دیمەشق ئەوەی کە لە کەناراکانی سووریا بەسەری هات پێویستی بەم ئەزمونە هەیە کە هەسەدا هەیەی و ئیدارەی خۆسەر هەیەە لە بەڕێوەبردننی هەمەڕەنگێتی و فرەڕەنگی و مامەڵەکردن لەگەڵ پێکاتەکانی سووریا ئێمە لە ڕۆژهەڵاتی سوورات ئەو شتە ڕووی نەداوە بۆمان کە لە کەناراوەکانی سووریا ڕوویداوە لە پیکدادان و شەڕەکان و هیوادارین کە بتوانین هاوکاری حکوومەتی دیمەشق بکەین بۆ ئەوەی سەقامگیری فراهەم بکات بۆ دەوڵەتی سووریای نوێ و دەوڵەتەکە مافی هەموو باشەکات. کاک بەسام هەندێک پێیان وایە کە ئەم ڕێکەوتنە لە کاتێکدایە کە ئاژاوەیەکی زۆر لە سووریا هەیە و ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بەرامبەر بە یاددارحەق بە عەلەویەکان کرا ئەم ڕێکەوتنە لە ئێستادا پێیان وایە کە گرنگ نییە یاخود ئەوەی دەکرا وایە لە دوای ئەم ئاژاوانە بکرایە ئایا تۆش بۆچون و دوایە کە ئێستا کاتی ئەم ڕێکەوتنە بوو یاخودنا؟ بەڕای خۆم کاتەکەی گونجاوە بۆ ڕێکەوتن لەبەرەوەی قەیرانێکی ئێستا لە سووریا و ئێمە پێویستمان بە تێپەڕاندنی ئەم قەیرانە و ڕاگوزەرکردنی ئەم دۆخە ئەمنیە هەیە کە لە کەناراوەکان بۆ ئەوی بیگۆڕێن بۆ دۆخێکی سەقامگیری بەبێ ئەوەش بەبێ بوونی کارکردنی پراکتیکی وەک ڕێکەوتنێکی لەم شێوەیە ئەوە دۆخی سووریا دۆخێکی کوشتنە دەبێت چونکە کێشە هەیە ڕۆژهەڵاتی سووریا لە کەناراوەکانی سووریا کێشە هەیە لە باشووری سووریا بەڵام ئەم ڕێکەوتنە بە پێچەوانەوە بەڵێ دیارە وێنەی کاک بەسام نوێنەری مەسەدە لە واشنگتۆنەوە کە قسەی بۆ دەکردم ناگاتە من گەراوکارانم الكثير من ئەم ڕێکەوتنە زۆربەی کێشەکان چارەسەر دەکات بە تایبەتی کێشەی شەرعێتبوونی حکوومەتی دیمەشق و هەروە ئەو کێشەیە کە حکوومەتی دیمەشق ناتوانێت کارەکان لە کەناراوەکانی سووریا ڕێک بخات و کۆنتترۆلیان بکات ئەوە ناوچەکانی دیکەی سووریاش و هەروەها ئێمە ئەوە دەبینین کە ئەم لەم دۆخەدا ئەم ڕێکەوتنە زۆر گرنگە بۆ سووریا ئەوە گرنگە بۆ پەیامەی کە تێگەیشتن هەیە لە نێوان پێکاتەکان و دیمەشق و هەروە دەتوانرێت هەماهەنگی هەبێت لە نێوان هەمەڕەنگێتی و فرەڕەنگی سووریا و بۆیە ئەم کاتێکی گونجاو باشە. کاک بەسام ڕێکەوتنەکە باس لەوە دەکا کە لە ئایندەدا هەموو پێگاتەکانی سووریا بتوانن بەشدار بن لە کاتێکدا لە گفتوگۆی نیشتیمانی لە سووریا کورد وەکو پێگاتە بەشدار نەبوو. ئەم ڕێکەوتنە ڕێگە خۆشەکە بۆی کورد لەوێ جارێکی تر بەشدار ببێتەوە لە گفتوگۆ نیشتیمانەکان بۆ سیاسەتی ئایندەی سووریا. بەداخەوە جارێک کاک بەسام دیارە پەیوەندەکەی لەگەڵ من نەماوە کە هاوکارانم پێم دەڵێن کە پەیوەندەکەی لەگەڵ ئێمە بچراوە و
ئەوەی دەبینرێت جۆشوخرۆشی هاوڵاتیانە لە سووریا و لە ڕۆژاوای کوردستان کە ڕۆژاونەتە سەر شەقامەکان بە یاری ئاگرینەوە خۆشی خۆیان دەردەبڕن. کاک بەسام ئەگەر وەرگیرا بێتەوە هاوکارانم و بە پرسیارەکەی بۆ دووبارە بکەمەوە گەر گوێی لە من نەبووە. کاک بەسام ئێستا گوێت لە منە؟ ئەوەی دەبینرێت لەسەر شاشەی زوم ئەوە دیمەنەکانی کەمێک پێشێستا لە سووریا و ئەوە خۆشی و جۆش و خۆشی هاوڵاتیانە بۆی کە ڕێکەوتن لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات کراوە وەکو هێزێکی سەرەکی وەکو پێگاتێکی سەرەکی. ئەم وێنانە هاوکارانم پێم دەڵێن دیمەشقە و دیمشقی پایتەختی سووریایە کە بە یاری ئاگرینەوە و هاوڵاتیان ڕژاونتە سەر شەقامەکان بەم کاتی درەنگانەی شەو خۆشی دەردەبڕن بۆی کە ڕێکەوتنێک لە نێوان پێگاتەیەکی سەرەکی سووریا کراوە کە ئەزمموی بۆ بەڕێوەبەری لە سووریا هەبووە و وەک دەبینرێ و چەکدارانەی کە لە وێنەکاندا دەبینرێ ئەمانە چەکداری ئەسەدەنین و ئەمانە چەکداری یاخۆت دیمەشقن و ئاڵای سووریا بەرز دەکرێتەوە ئاڵای سپی لا ئیلاهە ئیلەڵایە دیارە بۆ خۆشی دەربڕین دیسانەوە بەرز دەکرێتەوە. ئەم وێنانە جۆشوخرۆشی هاوڵاتیانن لە دیمەشقی پایتەختی سووریا. لەوێ هاوڵاتیان خۆشی دەردەبڕن بۆی ئەو ڕێکەوتنی کە ئەم شەو لە نێوان ئەحمەد شەرع و مەستوم عەبدی واژۆ کراوە. کاک بەسام ئەگەر ئێستا گوێی لە من بێ دەمەوێت پرسیارەکە بە بۆی دووبارە بکەمەوە لە کاتێکدا ڕێکەوتنەکان باسییان لەوە دەکرد یاخود لە پێشتردا ڕێکەوتنێکی وەها نەبوو لە نێوان ئەم پێگاتانەی سووریا و لە گفتوگۆی نیشتیمانیە پێکاتەیەکی وەکو کورد بەشدار نەبووە گەرۆک و کەساتی بەشدار بوو بێ. ئەم ڕێکەوتنە دەتوانێت ڕێگە خۆش بکات بۆی کە لە ئایندەیە کوردۆک و پێگاتەیەکی سەرەکی نەک وەک کەسایەتی بەشدار بن لە پرۆسەی سیاسی لە ئایندەی سووریا. بەپێی خاڵەکانی ڕێکەوتنەکە بەشداربوونی پێکاتەکان بۆنی دەبێت بۆ هەموو پێکاتەکانی سووریا و هەروە کوردیش و هەروەها چارەسەرکردنی دۆسەی کورد لە سووریا دەکرێت بەپێی خاڵەکانی ئەو ڕێکەوتنە. بۆ ئێمە چاوەڕێ دەکەین کە داڕشتەیەکە بێ بۆ گفتوگۆکردن بۆ گفتوگۆیەکی نوێ کە گفتوگۆیەکی واقعی بێت و هەروە ڕۆن و شەفاف بێت و ڕنگدانەوەی ڕاستەقینەکانی سووریا بێت و هەروەها بە پێی ڕێکەوتنەکە با تێگەیشتنی ئێمە و بەبووچوونی ئێمە ئەو ڕێکەوتنە نوێنەرایەتی هەموو ئەو لایەنە دەکات کە لە ڕۆژهەڵاتی کاک بەسام بە دیاریکراوی لە خاڵی چوارەم باسی دەمجکردنی هێزەکان دەکات. پێت وایە ئەم دەمجکردن یاخود ئەم یەکگرتنە لە نێوانە هێزانە میکانیزمی جێبەجێکردنەکەی چۆن دەبێت؟ هەسەدەوە خۆی دەمێنێتەوە و بەڵام بە ئاماژەکانی دیمەشق دەڕوات بڕێوە یاخودەوەیە وەکو پێگاتێکی سەرەکی وەک ئێستا دەسەڵاتەکانی لە ناوچەکەی خۆی دەبێت. یەکگرتنەکە لە چوارچێوەی وەزارەتی بەرگری سووریا دەبێت بەڵام شێواز و داڕشتە و پێگاتەکە ئەوە پرسیارێک دەبێت کە هەسەدا چەند پێشنیارێکی هەیە بۆ داڕشتنەوەی وەزارەتی بەرگری بۆیە پێویستە ڕێکەوتنێکیش لەو بارەیەوە هەبێت کە ببێتە کە لە دیداری نێوان
بأن يكون هناك دیدارێک هەبێت و لێژنەی تایبەتمەند پێک بێنرێت گفتوگۆ لەسەر پێگاتی وەزارەتی دیفاع بکەن و هەروە باس لە پێگەی هێزەکانی سووریای ئێستا بکەن لە پێکاتەیەدا. کاگوەسام هەمیشە لە هەموو ئەو گرژیانەی کە لە سووریا قسە و باسی لێ دەکەن باس لە تورکیا دەکرێەوە هەژمونی تورکیا لە سووریا پێت وایە تورکیا لەم ڕێکەوتنە هەژمونی هەبووە یاخود دەستی هەبووە لە ئەم ڕێکەوتنەی نێوان هەسەدە و دیمەشق؟ من المؤكد بەدڵنیاییەوە کە تورکیا وجهة نظر تێڕوانینی خۆی هەیە و ئێمەش دەمانەوێت وەکو هاوڵاتیانی سووریا و هەروەها وەکو ئیدارەی خۆسەری ڕۆژاوا کە بە پەیوەندێکی باش هەبێت لە نێوان تورکیای دراوسێ هەروەها لێک تێگەیشتن هەبێت لەبەر ئەوەی هیچ مەترسیەک لەسەر ئاسایشینەتەوەی تورکیا بوونی نابێت لە هێزەکانی سووریای دیموکراتەوە یاخود لە هەر لایەنێکی دیکەی سووریاوە. زۆر باشە ئەوانەی کە قسە و باسی لێکراوە کە ئەو دەسەڵاتانەی کە دەدرێ بە هێزەکانی دیمشق ئەوەیە کە بەندیخانەکانیش دەچێتە ژێر دەسەڵاتیەوە. ئەمە مەترسی نابێ بۆ ئایندە کە یەک دنیا بەندی داعش و هێزە تیرۆریستەکان لەم بەندیخانانن؟ موضوع السجون بابەتی زیندانیەکان يتعامل فيه ثلاثة سێ لایەن مامەڵە لەگەڵ ئەو بابەتە دەکەن ئەوانیش دیمەشق و هێزەکانی هەسەدا واروە هاوپەیمانی نێودەوڵەتیش و پێش ئەوەش لەبەر ئەوەی کە زیندانیەکان ئەوانە لە چەند خاوەن ڕێگەزنامەی جیاوازەون و بە چارەسەرکردنیان بابەتەش پێویستی بە هەماهەنگی هەیە لە نێوان ئەو وڵاتانەی کە ئەو زیندانیانەی بۆ دەگەڕێنەوە و هەروەها هەماهەنگی لە نێوان هێزەکانی سووریای دیموکرات و دیمەشقیش و بەپی ڕێکەوتنەکەش هێزەکانی سووریای دیموکرات بەم شێوەی ئێستا بەردەوام دەبێت تاوکو کۆتایی ساڵ وە لە ماوەی ئەم ساڵشدا چەند لیژنەیەک لە دیمەشقەوە دروست دەکرێن و هەروە لە هێزەکانی سووریای دیموکرات و گفتوگۆ لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی و ئەو وڵاتانە دەکەن بۆەوەی ئەم دۆسەیە بە تەواوی چارەسەر بکرێت. زۆر باشە کاک بەسام ئەوەی تا ئێستا دەبینرێت وەکو کاردانەوە نێودەوڵەتەکان بەس قەتەرە و جگەل لەوان وڵاتانی تر چۆن دەتوانن یاخود کاردانەوەیان چییە بێ لە بەرامبەر ئەم ڕێکەوتنە؟ بەڕوونی ئەوە هەنگاوێکی گرنگە ئێمە بە شێوەیەکی ئەرێنی سەیری دەکەین و وڵاتی دۆستمان قەتەر پێشوازی لە ئەم ڕێکەوتنە کردووە ئێمە چاوەڕێ دەکەین قەتەر ڕۆڵی ئەرێنی ببینێ لەوەی کە پەیوەستە بە سووریەکانەوە و هەروەها لەبەر ئەمە ئێمە بە شێوەیەکی ئەرێنی لەم هەڵوێستەی قەتەر دەڕوانین و بە شێوەیەکی ئەرێنی لە هەموو ئەو وڵاتانە دەڕوانین کە ڕۆڵی نێوەندگیریانە بۆ لە نێوان دیمەشق و هێزەکانی سووریای دیموکرات. کاکوەسام ئەزمموی هەسەدە وەک هێزێکی ڕاهێنراوە مەشق پێکراو لەلایەن هاوپەیمانانەوە گرنگە و سوود لەم ئەزممونە وەردەگرێت دیمەشق سوود لەم ئەزممونە وەردەگرێت بۆ سوود وەرگرتن لە هێزەکانی خۆشی یاخود ئەوەیە کە هەڵێوەشێنێتەوە سەر لەبەر جارێکی تر بۆ دامەزانەوەی دەست پێ دەکات. يعني قوات سوريا الديمقراطية لها هێزەکانی سووریا دیموکرات ئەزممونێکی سەرکەوتنیانەیە لەگەڵ فرەڕەنگیدا بۆ نمونە لەو ناوچانەی کە ئازادی کردون لە ژێر دەستی داعش کە کۆنتترۆلی کردوون دانیشتوانی ئەو ناوچانە لە پێکاتەی عارەبی تێدا بوون
ئەوانە ئەنجومەنی سەربازی لە ڕۆڵەکانی ناوچەکان پێگەێنراوەوە ئیدارەی خۆسەری لە نێوان لەو ناوچانە لە ڕۆڵەکانی ئەو ناوچانە دروست کراوە ئەمە ڕۆڵێکی گرنگیە بووە کە سەقامگیری لەو ناوچانە بێتە ئاراوە ئەگەر هەمان ئەو شتە ڕوو بدات لە کەناراوەکانی سووریا ئەگەر ئیدارەی خۆسەری و خۆجێی بوونی هەبوایە ئاوا ڕێگریان دەکرد لە پاشماوەکانی ڕژێمی لە ناوچوو و نیان دەهێشت بارەکەیان هەبێت ببنەوەی کوشتنی هێزەکانی دیمەشق و هەروە ئەو کوشتن و بڕینانەی کە ڕوویدا ئەوە قوربانی زۆر لە نێوان هەوڵاتیانی بێتاوان دروست بوو بۆیە ئێمە هێزەکانی هەسەدە دەتوانێت زۆر پێشکەش بکە لە ڕووی ئامۆژگاریەوە بۆ ئەو بوارە ئامۆژگاری بداتە دیمەشق ئەوەی کە پەیوەستە بە بابەتی بەڕێوەبردننی ئەو ناوچانەی کە فرەڕەنگن و فرەنەتەوەن لە سووریا فرەڕەنگی زۆری تێدایە فرەڕەنگی ئاینی بێت یاخود نەتەوەیی یاخود مەزەبی و بە هیچ شێوەیەک ناگونجێت تەنها یەک ڕەنگ بتوانێت ئاسایش و ئاشتی کۆمەڵایەتی فراهم بکە بەبێ ئەوەی کە سیاسەتێک بوونی نەبێت کە هەموو ڕەنگەکان تێدا بەشدار بنوار و هاوسەنگی لە نێوان ڕەنگەکان و پارتەکان بوونی هەبێت و ناتوانێت تەنها دەسەڵات بۆ خۆی کۆنتترۆل بکات و بۆ ماوەیەکی درێژ کۆنتترۆلی ناوچەکان بکات و ناتوانێت ئاسایش لەو ناوچانە فراهم بکات. هیوادارین کاک وەسام لە چەند کاتژمێری ڕابردووە جگەلەوەی کە بەیانامەکە یاخود ڕێکەوتنەکە ئاشکرا بوو بەڵام هێزەکانی چوارچەوەی هەمانگی و جێگری سەرۆکی پەرلەمانی عراق بە دیاریکراوی قسەیان لەسەر کۆمەڵکوژیەکە کرد کە لە کاتێکدا ئێستا کۆمەڵکوژەکە کۆتاییاتوە کۆمەڵکوژی عەلەویەکان کرد پێت وایە لەمە و دوا عراقیشە و بێلایەنی خۆی لە دەسەدا بۆی کە هەژمونی خۆی یاخود داوای مافی عەلەویەکان کە لە ئەو هێزانی کە ئێستا دەسەڵاتی سووریان لە دەستە هلا العراق له مخاوف العراق مەترسی خۆیە ترسی خۆی لەو بابەتە بەڵام ئەم ڕێکەوتنە پێویستە خەمەکان و ترسەکانی عراق بڕەوێنێتەوە کاتێک لێک تێگەیشتن هەبێت لە نێوان دیمەشق و ما تمثله دمشق ئەوەی کە نێراتی دیمەشق دەکات لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتی واروای ئیدارەی خۆسەری ئەم دوولایەنە ناسراون لەبەرەوەی بۆچوونی جیاوازیان هەیە سەبارەت بە سروشتی ئەو دەوڵەتی پێک دێنرێت کە مەرکەزی دەبێت یاخود لا مەرکەزی دەبێت کە ئەمەش ئەوە دەخات کە خواستێگەیە بۆ چارەسەرکردنی کێشانە بە شێوەی تێگەیشتن ئەم شتانە دەبنە یارمەتیدەر بۆ ڕەوینەوەی ترسەکانی عێراق ئەوەی کە پەیوەستە بە دۆخینەوەی سوور. بەڵێ زۆر سپاس بۆ بەسام ئیسحاق نوێنەری مەسەدە لە واشنگتۆن لەگەڵم بوو زۆر سپاس بۆ وەڵامی پرسیارەکان. خەرزان ئەوەی کە گرنگە لەم ڕووماڵە تایبەتە کە پێمان ڕاگەیاندن یاخود پێمان وتن ئەوەیە کە ڕێکەوتن لە نێوان دیمشق و ڕۆژ ئاوای سووریا کراوە. ئەم ڕێکەوتنە لە 8 خاڵی سەرەکی خۆی دەبینێتەوە کە واژۆی هەردوو سەرکردەکە ئەحمە شەرع و مەزلوم عەبدی لەسرە. ئەمە ڕێکەوتنەکان یاخود ئەو ڕێکەوتنە ئاشقاڵەی کە گرنگە لە خاڵی یەکەم دەڵێت بەبێ لە بەرچاوگرتنی پاشخانینەتەوەی بەشداری تەواوی سووریەکان لە پرۆسەی سیاسی زامن بکرێت. ما سەوباز زۆر هەڵەگرێت کە لە ماوەکانی ڕابردووە گفتوگۆی نیشتیمانی لە سووریا بەڕێوە چوو و هیچ کەسێک جگە لە سونیەکان و ئەوانەی نزیک لە ئەحمە شەرع بوون هیچ کەسێک وەکو پێگاتە بەشداری لە ئەو گفتوگۆ نیشتیمانیە نەکردووە ئەو لیژنەی ڕاست پێرا بۆ نووسینەوەی دەستور هیچ پێگاتەیەکی تیانە بوو کە تەنها وەکو کەسایەتی تایە بوو بەڵام مافی
کەمینەکان یاخود نەتەوەکانی تری سووریا فراهەم نەکرابوو بۆی کە نوێنەریان نەبوو و لە خاڵی دۆما کورد دەڵێت کورد پێگاتی کە ڕەسەنی دەوڵەتی سووریا دەوڵەت تەواوی مافەدە سووریەکانی دەپارێزێ کەواتە ئەو لیژنەیە کە لە سووریا ئەنجام درراوە یاخود پێگاتوە لە پێشترە لە ئێستادا ئەگەری هەڵوەشانەوە هەیە بە پێم ڕێکەوت نەبێ لەوانێ نوێنەری کوردیشی تیابێ بۆ نووسینەوەی دەستور وە لە خاڵی سێمەڵا ئاگربەست لە تەواوی خاکی سووریا ڕادەگەێنرێت و ئەوتر سوود لە ڕاوکێ لە نێوان ڕۆژ ئاوای سووریا و ئەو هێزانەی کە هێرش دەکەنە سەر ڕۆژاوای سووریا بە تایبەت هێزەکانی هێزە چەکدارەکانی نزیک لە تورکیا ئەم ئاگربەستە تەواوی خاکی سووریا بگرێتەوەی تر ئەو نیگەرانیەی ڕۆژاوای سووریا نامێنەوە لە خاڵی چوارەمە تەواوی دامەزراوە سەربازی مەدەنیەکانی باکووری ڕۆژەڵاتی سووریا دەخرێتە سەر دەوڵەتی سووریا چەند میوانم دوان لەم ڕووماڵە تایبەتە وەکو ڕۆژ ئاوای سووریا ناوی ڕۆژاوای سووریا نهاتووە لە ڕێکەوتنەکە و قسان لەسەر بۆکو باکووری ڕۆژڵاتی سووریا ناوی ڕۆژ ئاوا هاتووە و دەڵێت ئەم دامەزراوە سەربازی مەدەنیانە دەخرێنە سەر دەوڵەتی سووریا بە دەواازە سنووریەکان و فڕۆکەخانە و کێڵگە نەوتیەکانیشەوە و خاڵی پێنجەمەڵە گەڕانەوەی تەواوی ئاوارەکان زامن بکرێت و لەلایەن دەوڵەتەوە بپارێزرێن بە تایبەت ئاوارەکانی سەرەکانی و ئەفرین و گرێسپی کە ئێستا لەژێر ئەو ناوچانە لەژێر دەسەڵاتی هێزە چەکدارەکانی نزیک لە تورکیان یاخود بە تەواوی لەژێر دەسەڵاتی تورکیان و خاڵی شەشەم دەڵێ بەرەنگاربوونەوەی پاشماوەکانی ئەسەد و تەواوی هەڕەشەکان پشتیوانی لە دەوڵەتی سووریا بکرێوە لە ناو سووریا ئیتر هێزەکانی هەسەدە بە پێم ڕێکەوت نەبێ تەنها ناوچەکانی ڕۆژئاوا ناپارێزن ئەگەر دیمەشق پێویستی بەهێز بێ هەسەدە بڕوات لە ناوچەکانی تری سووریا خاکی سووریاش بپارێزێ و خاڵی حوتم ڕەتکردنەوەی بانگوازەکانی دابشکردن و گوتاری کینە و هەوڵەکانی بڵاوکردنەوەی ئاژاوە گەڕی لە نێوان پێگاتەکانی سووریاوە ئەو فیدراالی کە زۆر بەی شڕۆڤەکارانی سیاسی باسییان لە ئەوە دەکرد کە بۆ ئایندەی سووریا بۆ ئایندەی ڕۆژاوای سووریا گرنگە بۆ ئایندەی ڕۆژاوای کوردستان گرنگە ئەو فیدراالیەت فراهەم بکرێت لە سووری ئایندەی سووریادا ئەمە ڕەتکردنەوەی و بانگوازەیە و دابشکردنی گوتاری کینە و هەوڵەکانی بڵاوکردنەوەی ئاژاوە گەڕی لە نێوان پێگاتەکانی سووریا ئەوەش ڕەت دەکاتەوە خاڵی هەشتەم و کۆتایی کە ئەم ڕێکەوتنەی لەسەر کراوە ئەڵێت لیژنەی جێبەجێکار تەمەندراوە بە لیژنام خاڵانە بۆی جێبەجێ بکرێ بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە پێش کۆتایی ئەم ساڵم ڕێکەوتنە جێبەجێ دەکرێت کاردانەوە نێو دەوڵەتەکان تەنها قەتەر بووە تا ئێستا کە پێشوازی لە ڕێکەوتنەکە کردووە و سبینە ئەگەری کاردانەوەکان دەست پێ کات بۆی کام ڕێکەوتنە گەنگەشەی لەبارەوە بکرێت و لە نێوان کۆمەڵگەی نێودەوڵەتیش کە بەردەوام داوای ئاشتی و سەقامگیری ئاسایشی سووریای کردووە لەگەڵیان کاردانەوەکان دەبین. سپاس کە تا ئێستا بینەرمان بوون سپاس بۆ میوانەکانم سپاس بۆ هاوکارانم دوادارم ڕێکەوتنی سیاسی نێوان هەسەدە و دیمەشق بۆ جێبەجێکردنی مافەکانی مافەدە سووریەکانی کوردانی ڕۆژئاوا بێ لە سووریاوەی کە بە شەڕ کردیان وەک دەوترێت لەسەر مێزی گفتوگۆکان لە دەستی نەدرێت.